میوانی عزیز مامۆستایان ئەخێرەتتانە کە وەکو بەڕێوەبەری پەروەردەشان زوو ڕێگەم بەر بەناوی ئێوەش و یەکەی سەرپەرشتیانی سەرپەرشتیان بەڕێزەکانیش و سەرنجە ڕاهێنانە بەڕێزەکانەوە بەخێرەتێکی گەرمی دکتۆری خۆشەویستین کە ئەمشەو لە کاتی پێوەستی خۆی کرد هاتە ئێرە و بە خزمەتی ئێوە چەند و بەناوی ئێوەش و خۆشمانەوە بەخێراتنی هاوڕێیانی مەکتەبی برادۆستەکەینەوانیش بەخێر بێن. دیارە دکتۆری خۆشەویست لەسەر دەستی یەکێک لە ڕاهێنەرە خۆشەویستە چالاکەکانمان یا ڕاهێنەرانی ئێمە و ڕاهێنەرانی کە لە سووری پەروەردەی ئێمە هەمان خەڵکی معروف و ناسراون هەمان ناسن لە نزیکەوە لای بەڕێزمان مامۆستا جەمال و مامۆستا جەمال ئەمەکێکی داستۆ دکتۆری خۆشەویستی بانگێش کرد بۆ پەروەردەکەمان و بەو شەوە لە کاتی خۆی گرێ و خزمەتی ئەوە پێی پێشکەشەکە لەسەر گرنگی پرۆسەی ڕاهێنەر یان خوێندنەوەیەکی جیاواز بۆ ڕاهێنەر لە ناوەندەکانی خوێندن لە سنووری سەرجەم پەروەردەکان بە گشتی وە بەڕێوەبەری پەروەردی ئێمەش بە تایبەتی. من داوای لەبوون دەکەم دوو جار کاتەکەی لە گونجاوە بۆ ئێوەی بەڕێز هەم یەکەم بەهۆی ئەو دواکەوتن و وەزعی موچەوە ئەوانەوە دووەمیش لەبەرەوەی کەشەوە کاتەکەی بۆ ئێوە لە گونجاوە بەڵام بە فرسەتمان زانی ئەو کاتەی دکتۆری خۆشەویست بخۆزینەوە لە خزمەتیەوە بتوانین خزمەتێک بە بواری پەروەردە و بە پەروەردە بکەین لە سنوورەکەی. جێگەی خۆشحاڵی من ئینشاءالله و زۆرترین مامۆستا و زۆرترین بەڕێوەبەر ئامادەیە لێرە هەندێک لە مامۆستایانی خۆشەویست ئامادەن. جێگەی خۆشحاڵیە چونکە ئێمە نەمان کرد بە ئیجباری اختیاری، بەڵام جێگەی خۆشحاڵیە مێ لەسەر و هەموو شێوە کە هەندێک لە سەرپەرشتیانە بەڕێزەکان لێرەن کە ئەوانیش ئومێدێکی زۆریان لەسەر پرۆسەی ڕاهێنان و پرۆژەکە بەگشتی هەیە. ئێمە شەوەمانەوەی مناقەشەیە گفتوگویەکی کراوە لەسەر ئەو پرۆسەیە بکەین لە ناوەندەکانی خوێندن خوێندنەوەیکی جیاوازی بۆ بکەین بە هەمومانەوە بتوانین خزمەتێکی زیاتری پرۆسەکە بکەین لە خزمەت پرۆسەی پەروەردە بە هەمومانەوە. من زۆر وەختی ئێوە ناگرم داواکارم لە بەلای بەڕێزی مامۆستا جەمال ڕاهێنەری پەروەردەی فەرمێن چەند وتەیەک لەسەر بابەتەکە پێشکەشکا و دوایی دکتۆری خۆشەویستی بانگێشەکەی فەرموو. ناوی خۆی گەورە و میهرەبان مامۆستایانی عەزیز و پایەبەر سوپاس و خاتان لێبێ. زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین بۆ کۆبوونەوە لەم دیدارە پەروەردەیە بۆ کۆبوونەوەمان کۆبوونەوەیەکی تەقلیدی نەبێت بۆ گفتوگۆیەکی کراوە بێت. زۆر سوپاس مامۆستا نەبیل دەکەم کەم دەرفەتی بۆ ڕەخساندین بە ناوی پەروەردەی شار و زورەوە بە خێراتنی زۆر وەڕە دەستپێشان نەکەین و لە ڕاستی ئامانجی کۆبوونەوەکەمانەوە یەکەم تا زۆر خوێندنەوەیەکی تەقلیدی نا بە پێچەوانەوە خوێندنەوەیەکی زۆر جیاوازتر لە ڕووی فکری و فەلسەفیەوە بکەین بۆ کێشەی پەروەردە و لە ناویە بە تایبەتی بۆ قۆناغی ئێستا کە ڕاهێنانە لە ناوەندەکانی خوێندن دیارە ڕوبەڕوو لەخ نابێتەوە. بەڕێز کوێڕیفان لە ڕووی فەلسەفیەوە لە گۆشەنیگایەکی زۆر جیاوازەوە تێڕوانینی خۆی خاتە ڕوو بۆ گرنگی ڕاهێنان لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردن. جارێکی کە بە ناوی ئێوە و بە ناوی خۆمانەوە زۆر بە خێراتنی دکتۆری بەڕێزەکەی باوفەرمێ کاک دکتۆر ئێمە نیو سەعاتێک کاتەخانەکەین بۆ کاک دکتۆر پاشانەوەی بەڕێز و خۆشەویست هەر سەرنج و تێبینی و ڕەخنەوە و پێشنیارێکتان هەیە کاک دکتۆر خۆی ڕاستەوخۆ وەڵامتان نەداتەوە. من ئەوم لەبیر دیارە دکتۆر خۆی مناڵی ئەم شارەیە لێرە تەلەبڕووە هەتا خۆمان تەواوی ئامادەیشی بە خۆشحاڵیوە لە عالەم تەواو کرد و ئامادەی عالەم کوڕان دکتۆریان وەیە پێی خۆش بوو جیاواز لە پەروەردەکانی تر جیاواز لە شوێنەکانی تر ئەمشەو لێرە بێ لە خزمەتەوەی بەڕێزە کاتەکە بۆ خۆی گیرەوە بە خێراتنی هەموو لایەک دەکەم. خۆشحاڵم لەو شارۆچکەیە ئامادەیمەیە کە من کارە دواناوەندیم لێرە تەواو کرد و لەگەڵ دروستبوونی ئەو شارە من ساڵەکانی 4 ساڵی سەرەتای ئەم شارە من لەم شارە ژیاوم. ئەو قۆناغی کە خوێندنی بڵێن دواناوەندیم تیا بردە سەر قۆناغێکی زۆر حساس بوو بەڕاستی. واز دەکەم ئەو کۆمەڵە قوتابی کە پێکەوە بین ویستمانەرە و کاتە ویستمان بەڕاستی قوتابی بین و تەلەبە بین کە لە ڕاستە لە پرۆسەی پەروەردە جاری وا هەیە تەلەبەکان تەلەبەن مامۆساکە مامۆسانیە جاری وایە مامۆساکە مامۆسایە تەلەبەکان تەلەبەن
ومناڵە مامۆساکان مامۆسا نەبوون بەس ئێمە تەلەبە بوون بەڕاستی و هەست دەکەم بۆ قۆناغا کە لەو تەمەنا وشارێکی باشمان بەوە هەبوو کە قوتابین یانی چی تەلەبەین یانی چی و شتێک کە لە یادم بێ بەڕاستی و یانی لە یادم نەچوو بێتەوە ئەو مێژوەیە کە لەم شارە ئێستاش هەست دەکەم ئەوەی کەوای کرد یەکێک لەو پاڵنەرانەکە دڵخۆش بووم بەوەی کە یەکەم سیمینار یا کۆبوونەوەی پیاوە لێرە بێت وە لێرەم لەو شارەی کە من بەڕاستی ئەو یادەوەرێم دەبێت بۆ جگەر لەوەش یعنی نازانم وەکو بڵێ چۆن شتێکەیە گزارشتی لێ بکەم ئەم ئامادەیەی ئێوە لە ناو قوڵایی کێشەی ئێوە لەگەڵ حکومەت مەبەربوود بە موچە و بار و گوزەرانەی کە هەیە و لەگەڵەوەشە ئامادە بوون لە دەرەوەی دەوام نەگەر لە دەرەوە دەوام لە کاتی ئیسراحەت و لە شەوە لێرە ئەمە ئاماژەیە کە من تووشی بەڕاستی بەرپرسیارەتێکی زۆر قورس دەکات و ئەمە یانی شتێک نییە من وا تەسەوەر دەکەم ساڵێک لەم و پێش لەوانەیە ئەمەی کە ئێستام کۆبوونەوەی هەیە ئاوا ڕووی نەدەهێ بەس بەو واتایە ناکە ئەمە شتێکی کتوپڕە ڕوویدا بەڵام بیرکردنەوە لەوەی کە ئێمە بارودۆخی خۆمان باشکەین لەوێەوە کە بگوازینەوە لە مەوزوعی مادیەوە بۆ مەوزوعێکی معنەوی ئەمە هەست دەکەم یانی ئەگەر بێت و لە سەرەتاوە هەر هەبوو بێت بەڵام لە ئێستا ئیتر دێتە دەرێ و دەردەکەوێ و ئێمە هەست دەکەین دەبێت لا بەلای بەشە معنەویەکەی خۆمان بکەین و ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستی ئەوەی پێوەی سەرقال بووین بە بەوەی کە مادیە و بەوەی کە پەیوەندی بە دەستەمانەوە هەیە شارێک گەورەکانمان دروست کرد ماڵەکانمان دروست کرد شوێنەکانمان دروست کرد و من زۆر جاربیرم دەکردەوە شوێنانەی کە دروست دەکرا نەسم دەکرا و شوێنانە باشە دروست کراوە بەڵام چی تیا دەکرێت شوێنەکان هەبوون بەس ئەوەی کە دەبایە تیایانە بکرێ نەبوو و یا ئەوەی کە هەبوو لە ناو ئەو شوێنانە دەکرا زۆر واڵەتی بوو بۆ نمونە لە قاعەیەکە کە سیمینارێک دەکرا و سیمینارە هیچ کاریگەریەکی نەبوو چونکە یعنی ناوڕۆکی نەبوو لە مەسیح و ئەو کەسانەی لەوێ کۆبووبوونەوە بۆ ئیشێکی جددی کۆ نەبوو و زروفێک وای لێ نەکردبوون کە ئەوە ناڕەحەتیان کە هەستکەن ئیتر کێشەیەکێ دەبێت دەستی بۆ بەرەو چارەسەری کرد واز دەکەم ئەم کۆبوونەوەی ئاماژەیە بەوەی کە ئێمە دەرکمان بە کێشە ڕاستەقینەکەی خۆمان کردووە و دەمانەوێت دەستی لێ دەین و دەرکردن بە کێشەیە کە ئینسان هەیبێ بەر لە هەموو شتێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە گرنگە و من هەست دەکەم دەرەوەی خۆم و ئەوەی کە شتە دەرەکیەکانە ئەوەی لە یاد بردبووینەوە کە کێشەی ئێمە لە شوێنێکی ترایە بۆ نمونە کێشەی تعلیم فێرکردن ئەوەی منداڵەکەت دەرەجە بێنێ ئەوەی بیر بردبووینەوە ئەی باشە ئەم منداڵە چۆن پەروەردە بکەین بۆ ژیانێک کە ژیانەکە بەڕاستی ژیانێکی تازەیە و چۆن وا پەروەردەی بکەین کە بتوانێ مامەڵە لەگەڵ ئەو ژیانە تازا بکە و مەوزوعی پەروەردە دوو لایەنی هەیە و مامۆستا ڕەبتە بە دوو ناوچەی جیاوازەوە لە پەروەردە یەکێکیان پەیوەندی بە حکومەتەوە هەیە یەکێکیان پەیوەندی بە کۆمەلگا و خەڵکەوە هەیە و ئەو لایەنەی کە لەبەرەوەی ئێمە دەرەکیانە و ڕواڵەتیانە سێری شتەکانمان کردووە و خەریکی دامەزرانی جەستەمان بووین تا ڕۆحمان ئەو پەیوەندیەی کە لە نێوان مامۆستا و حکومەتە هەیە هەموو چاوەکە کەوتووە سەر ئەوە چ لەلایەن حکومەتەوە چ لەلایەن مامۆستا بەڵام ئەو پەیوەندیە جەوهەریە ڕاستەقینەی کە ئەساس پەیوەندیەکە ئەمە پەیوەندی ئەساسیەکەیە لە نێوان مامۆساکان کۆمەلگا
یا ڕاستتر مامۆساکان خێزانەکانە کە مناڵەکانیان داوەتە دەست مامۆساکان ئەم پەیوەندیە هیچ شتێکی لە دیانی ڕووناکێکی لەسەر وەکو وابێ هەر نەبێت. وەک کێشەکەش چییە؟ کێشەکەش ئەوەیە نە کۆمەلگا دەرکی بە وەک یانی وشاری ئەو وشارەی تیا بوو کە ئەم منداڵە بەشێکی تری هەیە کە عیبارەتە لە پەروەردەبوونی ئەم منداڵە، نەک ئەوەی کە دەرەجە بێنێ، نەک ئەوەی زانستەکان فێر بێ، شتێک شوێنێکی تریەتی کە پەیوەندی باڵسوکەوت و ژیان و هەموو مۆخیفەکانی تریەوە هەیە، ئەمە نەدەبینێت. یانی دایک و باوکر دەیویست منداڵەکەی دەرەجەی باش بێنێ بۆ ئەوەی ئیشێکی دەستکرد. ئیتر بیری لەوە نەدەکردەوە کە ئەم منداڵەی وشیار بێ بۆ ژیانە تازەیی کە هەیە بۆ ئەوەی ئەگەر ئیشێکیشی دەست نەکەوت بزانێت چۆن ئیشێک دەست بکات، چون بزانێت چۆن ئیشێک دروستکە، نەگەر دەست بکات، ئەن پیشەیەک دروستکە، ئیشێک دروستکە. لەبەرەوە ئێمە بیرکردنەوەکەمان لەو بەینا بوو لە نێوان حکومەت و مامۆسا، نەک مامۆسا و کۆمەلگا، ئەو وەزیفە معنەویەی پەروەردە کە ڕوحی ئەم منداڵە گەشە پێدەدا، تواناکانی پێدەگەیەنێ، وای لێ دەکات لەگەڵ هەموو دەوروبەرەکانە بزانێت چۆن چی بکە، ئەمە فەرامۆشکرا. وای لێ هاتبوو کە مامۆستا بیری چوو بوویەوە کە منداڵێک لە بەردەستایەتی دەبێت پەروەردەی بکات، هەر دەبێت فێری بکات، فێری بیرکاری بکات، فێری بایۆلۆژی بکات، فێری ئەوانەی بکەوە، ئەوانەی کە تعلیمین. یعنی ئەمە دوو بەشمانێ، بەشی تعلیم ئەمە تعلیمە هاتنە، ئەمە فێرکاریە، پەروەردە شتێکی ترە. و پەروەردە تەنانەت یعنی مەوزوعی پەروەردە پەیمانێکە لە نێوان خەڵک و مامۆستا، خێزانەکان و مامۆستا. ئەو پەیمانەیە کە ئەم عایلەیە، ئەم دایک و باوکە مناڵەکەی دەداتە دەست مامۆستاکە لە بری ئەو بە وەکالەتی ئەو پەروەردەی بکات. و لە کۆمەلگای تازە ئاوایە، جاران بەر لە کۆمەلگای کۆنا کە ژیان ئاوا سەرزەوی قەرباڵغ نەبوو و مرۆڤەکان کەم بوون، لە لادەیەکا دەژیای، پیشەکان پیشەی کۆمەڵە پیشەی دەستی و بچووک بوون، هەر لە ناو ماڵا منداڵەکە پەروەردە دەکرا. یعنی لەگەڵ هەر لە ناو ژیانە بەبێ ئەوەی دایک و باوکەکە بیرکەنەوە کە پەروەردەی دەکەن، لەو بیا پەروەردە دەکەن. بەڵام کەم دنیای زانستە هاتە پێشەوە و تەکنۆلۆژیا پێشکەوت و ئیشەکان گۆڕان و ژیان جۆرێکی تری لێ، سەرزەوی قەرباڵغ بوو بەم شکڵی کە تا ئێستا بەخۆیەوە دەبینیەوە. ئەمە ژیانەکە خواستی جۆرێکی تر لە پەروەردە دروست بێت کە باوک و دایک بەتەنیا ناتوانن منداڵ پەروەردەکەن، دەبێت یعنی دایک و باوکێکی گەورەتر هەیە کە لە جاتی یەک کەس چەند کەسێکن پێکەوە، ئەمە دەبێت ئەو منداڵە پەروەردەکەن و ئامادەیکەن بۆ ئەو ژیانە تازەیە. و پەیمانی نێوان دایک و باوک لەگەڵ مامۆستا ئەم پەیمانە وەکو وابێ هەر نەبوو بێ، بیرچوو بوویەوە. کام دوانە بە ئەمانەت دەیدەن، ئەم منداڵیان دەدەن بە مامۆساکە ئەو دروستی کات، ئەو فێری ژیانی بکات. جاران لە ماڵەوە فێر دەبوو، بەڵام ئێستا لە قوتابخانە فێر دەبێت. کاتێک لە ناو ئەدەبیاتی کوردیا باسی مامۆسا دەکرێت کە لە دایک و باوک زیاتر دڵسۆزە، لێرەوەیە کە فعلەن ئەرکی مامۆستا ئەرکێکی زۆر سەختە و لە ناو پەیمانێکایە و ئەمانەتێک وەردەگرێ و ئەم ئەمانەتە دەبێ بگەێنێت و دەبێ ئەم منداڵە دروستکە، فێریکە، ڕای بێنێ بۆ ژیانێک. ئەمە بەبێ ئەوەی ئێمە وەک مامۆستا هەست بە مەسئولیەتێکی کۆمەڵایەتی بکەین و هەست بە بەرپرسیارەتێکی معنەوی بکەین، ممکن نییە بتوانین بکەین. ئەمە پەیوەندی ئێمە و کۆمەلگایە. یعنی لەم شوێنەوە ئێمە پەروەردە دەکەین وەکو وابێت ئێمە خۆبەخشانە پەروەردە دەکەین. ئەو بەشەی کە دەمێنێتەوە بەشی فێرکاریە، ئەمەیان ڕەبتی بە حکومەتەوە هەیە و لێرە پەیوەندی مامۆستا و حکومەت دروست دەبێت. و پەیوەندی مامۆستا و حکومەت پەیوەندیەکی خۆبەخشانە نییە. پەیوەندیەکە حکومەت دەبێ هەموو وەسایلەکانی ژیان بۆ ئەم مامۆستایە حاجات کە پێویستێتی دابین بکات تا ئیشەکەی خۆی بکات.
و ئەم پەیوەندیەش ئاوانیە کە حکومەت و وشیاری هەبێ کە من دەبێ مشکلەی مادی بۆ مامۆساکە حەلکەم تا ئیشەکەی بکە وا تەسەوەر دەکرێت کە ئەو پارەی دەداتێ وەکو چوزان وەکو کرێکارێ وەکو موچەخۆرێ یعنی وشەی موچەخۆر نەفی مامۆسایەتێتی کردوێتەوە یعنی وشەی موچەخۆر لە بینی حکومەت و مامۆسا لەو پەیوەندیە کە ڕەبتە بە بژێویەوە دروست بووە لەو پەیوەندیەی بینی کۆمەلگا و دایک و باوکو مامۆسا دروست نەبوو موچەخۆر هەموو کەسێک مهندس موچەخۆرە فەرمانبەر موچەخۆرە هەموو یەک ناوە تایبەتەکە هەویە تایبەتەکە نازنامە تایبەتەکە کە مامۆسایە ون بوو ئەمە چی دەگەێنێ ئەمە دەگەێنێ هەمووی وەکو یەکوان ینی مامۆستا بێ مۆزەف بێ ئەمە دەتوانێت هەمووشیان بخێتە شوێنیە یعنی چی یعنی کە مۆزەفێک دەتوانێت مهندسێک دەتوانێت ئیشی مامۆسا بکە مامۆسایەک دەتوانێت ئیشی مهندس بکە ئەم دەتوانێت ئیش ئەوە بکە هەمووی دەتوانن ئیشی یەکتر بکەن یعنی نازنامەی تایبەتی کە تۆ بەمە مامۆستایت لە دەستدا ئەمووی بۆ بە موچەخۆر بۆچی چونکەم پەیوەندیە لە پەیوەندی بژێویەکە وەرگیراوە هیچی تر یعنی چی ئەمە تەنها قاڵبەکەوانێ بەس ئەم ئامادەبوونەی ئێوە لەم کاتا یەکشت دەڵێ من تەنها ئەمە نیم و من مامۆستام و ئەمە ئەس دەکەم ئەو دەنگەیە کە ئیتر ئاویەکەی ئەو ناسنامەی کە ناسنامەی مامۆسایەتیە موچەخۆری شاردوویەتیە و ئێستا بەرز دەکرێتەوە دەڵێ من هەر موچەخۆر نیم مامۆستام ئەوەتا لە دەرەوەی کار لە دەرەوەی دەوام لە دەرەوەی هیچ شتێک وا لە ئیسراحەتی خۆم گرتووەتەوە شەوە هاتووم بیر لە کێشەکەی خۆم دەکەمەوە وەک مامۆستا ئەمە جوانترین ئاماژەیە بۆ ئەوەی کە فعلەن دەنگێکەیە ئیتر دەدوێت وەک مامۆستا دەدوێت نەک وەک موچەخۆر دەنگێکە وەک مامۆستا دەیەوێت ئیتر خەباتەکەی خۆی بکە نەک وەک موچەخۆر و ئەمە وا دەکا کە فعلەن کۆمەڵگاشی تر هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر مامۆستاکە و مامۆستا فعلەن ئەو ڕێزەی کە لەناو کۆمەڵگا هەیەتی کە لە باوکو دایکم زیاتر بۆ من دڵسۆزی فعلەن ئەمە مامۆستاگیان تۆ لای من زۆر پیرۆزی ئەم بەهایە ئەم بەها کۆمەڵایەتیە بەرزە فعلەن لێرەوە لەم شوێنەوە کە فرامۆش کراوە دەگەڕێتەوە و ئەمەش ئیشە بنچینەیەکەی مامۆستایە مەوزوعی تەعلیم و فێرکاری بەڕاستی لە ڕێگەی ئەنتەرنێتیشەوە دەکرێت و مامۆستاکانی ناو مامۆستا ئامێریەکان لەوانەیە زۆر بەهێزتر بن لە مامۆستاکانی تر بەس مامۆستا ئامێریەکە ناتوانێت پەروەردەکە بکات و پەروەردە لە ناو ژینگەیەکی زیندووە دەکرێت چونکە پەروەردە عیبارەت نییە لە شتێک ئێمە بیڵێنەوە بە تەلەبەر پەروەردە یەک فەزای گەورەیە یەک جیهانە کە منداڵ لەناو ئەو جیهانە پەروەردە دەبێت وەکو چۆن منداڵ توانای قسەکردنی کە توانایەکە یەکێکە لە تواناکانی پەروەردە دەبێت لەکوێ لە ماڵ بەبێ ئەوەی کەس فێری کە هەر لە دەوروبەرەکە زمانەکە وەردەگرێت و دواییش دەتوانێت قسە ئەمە بەڕاستی ئەس دەکەم ئیتر لێرەوە هەر کەسێک کە دەیەوێت بیلەوە بکاتەوە ئەو کۆمەلگایی کە هەیە کە لە ناو وێران بینایکەینەوە لێرەوە ئەس دەکەم دەستپێکەکە هەیە تر دەستپێکەکە ئەمەیە دەستپێکەکە یەکەم جار ئەوەی هەستێکم کێشە دێ کە دەستت کرد کێشە دێ ئەو کاتە لە ئیسراحەتەکەت دەگریتەوە دێیت بۆەوەی کێشەکەت هەڵێ ئیترەوە نامێنێ باشە تۆ بۆ کێی دەکەیت ئەم قسانەکە یانی شتێک کە تۆ دەتەوێت چاکیکە جاران ئەو قسە باشە بۆ کێی دەکەیت بۆ کێی دەکەم بۆ مناڵەکەی خۆمی دەکەم بۆ مناڵی داوسەکەمی دەکەم بۆ کۆمەلگاکەمی دەکەم نەک بۆ خۆمی دەکەم بۆ خۆمی دەکەم بۆ شارۆچکەکەی دەکەم کە تایە دەژیم کە ئێواران دێمە دەرێ پیاسەیەکی تیا دەکەم ئێرە ئاوادا دەکەم و ئەمە و فەراغەیە کە ئێمە هەموو و ئەمە و بۆشاییەیە ئەمە ئەوەیە کە ئێمەی بێزار کردووە وان شوێنە وێرانە بۆیە کەسمان تااقەتی کەسمان نییە کەسمان تااقەتی هیچمان
کام شوێناوەدان بوویەوە هەموو توانایانەی کە خەفە بوون بەوەی ئەو وەزعەوە هەموو چالاک دەبێتەوە بەم توانایانە ئێمە ئاز دەکەم ژیانێکی تازە دەتوانین بێنینە و جارێکی تریش لەبەم و دەست دەکەم بەڕاستی یعنی ئەم دەستپێکی ئەم ژیانە دەستپێکردنی و بە بیناکردنەوەی معنەوی کۆمەلگای ئێمە وا تەسەوەر دەکەم لە مامۆساکانمان وەوانەی کە دەکرێت بڵێ ماڵە هەڵگری ئەو چاکسازی کۆمەڵایەتە مامۆساکان وەمە وەکو گەڕانەوەیە بۆ سەرەتای پەیدابوونی مامۆستا کاتێکەیتر مامۆستا مەکتەبەکان لە سەدەیەک لەمەوە پێشا دروست دەبن و مامۆسا دێتە ناو وەکو کەسێکی تازە وەزیفەیەکی تازە لە ناو کۆمەلگا دەناسرێت ئێستا وەکو وایە ئێمە گەڕابینەوە بۆ 100 ساڵ لەوە پێش تازە دەست بکەین حەزم کرد لەم شتانە بڵێم تەنها هەندێک بابەتەکە بخەمە ڕوو و پێزانینی خۆم دەربڕم بۆ ئەو بەڕاستی بەرپرسیارەتێک کە ئێوە لە سۆتان گرتووە و ئێوە لە ڕاستی لە وەختی خۆتان گرتووە کە هاتوون لێرە کۆبوونەتەوە بۆەوەی ئەم مەوزوعە باسکەین و من زۆر سپاسان دەکەم بۆ ئەو خەمخۆریەتان کەدان ئێستا شتێکی تر ماوە لەبارەی ئەو بابەتەی کە باسی کردیوات هیوادارم کاتەکە زۆرێ نەبێت زۆرم نەگرت بێت لەبارەی مەوزوعی ڕاهێنەر و ڕۆڵی لەم مەوزوعە و بیرکردنەوەی من لە بابەتە چییە من کە گەیشتمەوە ئێرە یانی زانیم شتێکەیە بە ناوی ڕاهێنەر یانی لێرە ئەم بڵێن ئەم مەجالە کراوەتەوە بۆ کەسێک کە پێی دەوتێ ڕاهێنەر بەڵام بەر لەمە زۆر بیرم لەوە دەکردەوە ئەگەر بێت و ئێمە چاکسازی لە پەردەوە پەروەردا بکەین ئەرە چۆنی بکەین و من حەز دەکەم لێرە بتان گەڕێنمەوە بۆ ساڵی 2007 کە ئەو کاتە من لە زانکۆ بووم و دەستم دەوتەوە و دەبوایە مامۆستاکان پەروەردە بکەم فێریان کەم بۆ ئەوەی دواتر لە ناوەندەکانە و دوان ناوەندەکانە وەکو مامۆستا تەلەبەکان فێرکەن و بیان وەلەو ساڵانە یەکێک لەو شتانەی کە بەڕاستی وەکو ئەوەی کە خەنجەرێک بێ لەسەر دڵم بدرێ بینین ئەوە بوو کە لە کۆبوونەوەیەکە وەزیری خوێنی باڵا هەموو مامۆساکانی کۆ کردەوە بۆ ئەوەی استراتیجی خوێندنی باڵا بە مامۆساکان بڵێ چی ونصا وحرفا وزير جنابي وزير پێیوتی استراتیجی خوێنی باڵا دروستکردنی بەتاڵەی مقەنع بەتاڵەی مقەنع یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئێمە شاهادەکە دەبێ بدەین بەو تەلەبانە و هیچیشیان فێر نەکەین و بە بەتاڵی بیانێرینە ناو کۆمەلگا و ئەمە نەبووە بە مامۆستا فێر نەکراوە نازانێم ئیشەکەی چییە و فێر نەبووە بەڵام وەزیفەکەی پێدەدرێت لەوانەیە و کاتە و سیاسەتە بۆ ئەو بێ کە مەوزوعی توزان خەمی مادی خەڵکەکە خورا بێت زوو ئەو کەسانە تەعین کەن و بۆ ئەوەی وەکو مۆزەفێکە لە حکومەت توزانم ئەو پارەیە لەگەڵ حکومەتی بەغاو توزانم لەوانەیە لەوێەوە بوو بێ نازانم چه فەلسەفەیەکی تیا بوو بەڵام هەرچی تیا بوو بێ دوێرانکەر بوو ئەمە وای کرد کە فعلەن هەموو ئەوانەی کە هەن لەو زانکۆیە دەرچوون بوون بە ئەندازیار بوون بە مامۆستا بوون بە هەرچی ببن بە موچەخۆر نەببن بە ئەندازیار نەبن بە مامۆستا نەبن بە هیچ ئەمە استراتیژی خوێنی باڵا بوو کە بەتاڵەی مقەنع ئەی باشە کە من حاڵەتەکەم ئاوایە دەمانەوێ پەروەردە چاکەین پەروەردە عیبارەتە لەوەی کە تەلەبەکان ئەو تەلەبانەی هەن ئەو منداڵانە لە منداڵیەوە ئێمە فێریان کەین بۆ ژیانێکی تازە ئەی کێ فێریان دەکا مامۆساکان ئەی مامۆساکان لەکوێوە بوون بە مامۆستا لە زانکۆوە ئەی زانکۆش هیچی فێر نەکردوون کەواتە مامۆستاکان وەک ناوەڕۆک یا مەسئولیەت وەک ئەوەی کە مامۆستا بن معرفە و خبرەیەکیان نییە بەوەی کە مامۆستا
ئەی ئەمە چۆن پڕ دەکرێت. زۆر جار بیرم دەکردەوە چۆن مامۆستاکان جارە سەرەتا دانی ببن بە مامۆستا دەبێ ئەمە بکرێتەوەکو مامۆستاکان بوون بە مامۆستا و کاتە فعلەن پرۆسەی پەروەردەدەست بێت. و مامۆستا ئەوەی کە مامۆستای باشە لە ڕاستیە لە سەلیقەی خۆیەوە خۆی بووە بە مامۆستا. یعنی منێک کە کۆلێژی پەروەردەبتەوە کە تایبەت بوو بە دروستکردنی مامۆستا کە دواتر ئەوەش نەما لە کۆلێژی ئاداب کە ئەوانە دەبوون بە باحث و لێکۆڵەر ئەوانە هەر تعین کراوە وەک مامۆستا. لە پەروەردە کۆمەڵە زانستی ترە بوو زانستی دەرووناسی و ئەوانە کە دەخوێن کاس و تەقیم بوو فلان و فیسار بەڵام بەڕاستی هیچی سوودێکی نەبوو کە من وەک مامۆستا ئامادەکە بۆی مامۆستا بم. و من کە بووم بە مامۆستا بە سەلیقەی خۆم مامۆستایەتی بکەم و هەر یەک لەو مامۆستایان لە ئێوەش بە سەلیقە مامۆستایەتی بکەم. یعنی بە جۆرێک لە جۆرەکان خۆتان کردووە بە مامۆستا لە خبرەیەکی زاتیەوە نەک لەوەی کە فعلەن فێر کراین ببین بە مامۆستا. لێرە ئەوە گرنگە یعنی لەوانەیە بەڕاستی لە کۆمەلگایەکی تر وایە کە مامۆستاکە هیچی نەکردووە بەتاڵێ مقەنەعە پەروەردە زۆر لەمە خراپتر بوو. واز دەکەی تاکی ئێمە یعنی وەکو بڵێی ئەو فەراغەی کە بۆی دروست بووە لە زانکۆ فێر نەکراوە خۆی بە جۆرێک بە سەلیقە نەک بەخێنەوە بە سەلیقە بۆ بە مامۆستا. بەڵام ئەمە دادت نانێت. ئەمە بارودۆخێکی دروست کردووە فعلەن فەراغێکی پەروەردەیی گەورەی دروست کردووە. ئەی بۆەوەی ئەم سەلیقەیە بگۆڕین بە معرفە چی پێویستە. و فعلەن کە باسی ڕایەنەر کراستم کرد ئەوەی کە من دەگەڕام بۆی چونکە هیچ مەجالێکی تر نییە خۆ تۆ ناکرێ ئەم هەموو مامۆستایە جارێکی تر بەریتەوە زانکۆ و 4 ساڵی تر بخوێنن بۆ ئەوەی ببن بە مامۆستا. ئەمە ممکن نییە. ئەو مامۆستاکانی تر چۆن دێنی کە ئەم مامۆستایان هەمووی جارێکی تر فێر بکەن ناکرێت. ئەمە بۆ من وەکو بڵێ ئیتر بنبەست بوو هەستم دەکرد پەروەردە تازە ئیتر هیچ مەجالێک نییە بۆ ئەوەی تۆ هیچ بکەی یعنی مەجالی جوڵت نییە و هیچ حکومەتێک ئیمکانیەتی ئەوەی نییە ئەو هەموو مامۆسایە بەرێتەوە ناو زانکۆ جارێکی تر ئەوەی کە زانکۆ نەیکردووە ئەوەی کە زانکۆن ئەوەی کە من نەمکرد ئەوەی کە من پارەشم وەردەگرت و نەشم دەکرد چونکە ستراتیژەکە وا بوو کە نامێ بیکەم. ستراتیژەکە وا بوو بەتاڵێ مقەنەع بووم و من زۆر بەداخ بووم کە لەو لەحزا وەزیری خوێنی باڵا ئەوەی وتی تەلەبەکان فێر مەکەن هەمووی دەرچێنن تەلەبەمان بۆەوە نێناوە بۆ ئێرە. ئەمە لەناو هەموو مامۆستاکانی زانکۆکانە ئەمە بوترێ ئەمە خەنجەرێک بوو لە من درا چونکە من فعلەن ویستم لەوێ ئیشکەم. بەڵام کە بینیم ئەمە دەوترێ هیچ مامۆسایە قسە ناکە هەستم کرد ڕازی بوونێکی شاراوە هەیە لە بینی مامۆساکان و فعلەن وەزارەتە بۆەوەی ئەوانیش پاڵ بنەوە ئیش نەکەن و بەتاڵە مقەنەعەکە دروست و بەداخەوە بەتاڵێ مقەنەع دروست. و ئێستا فەراغێکەیە لە خبرە وەکو مامۆستا لە معرفە ئێمە بە سەلیقە ئێستا بۆ نمونە منداڵێک بە سەلیقە زمان دەزانێت غەڵەتیش ناکات بەڵام پێی بڵێ باشە چۆن ئەم ڕستەیەت ڕاستە ناتوانێت پێت بڵێ چۆن ڕاستە. ئەوە کەسێک دەزانێت کە ڕێزمانەکە بزانێت. ڕێزمان چییە؟ ئەم زمانەی کە مناڵەکە بە دروستی قسەی پێ دەکا من دێم بیری لێ دەکەمەوە یاساکانی دەردێنم و یاسا دادەنێن قیاس دادەنێن بە پێم قیاسە دەزانم ئەو ڕستەیە ڕاستە یا غەڵەتە. بەڵام منداڵێک کە جملەیەکی غەڵەتی پێ دەڵێ غەڵەتە بەس پێی بڵێ چۆن غەڵەتە بۆ غەڵەتە نازانێت جواب باتەوە چونکە قیاسەکەی پێ. ئالێرا من باسی مامۆسای ڕاهێنەر دەکەم کە ئەو شوێنە ئەگەر فعلەن چالاک بکرێت و مامۆسا ڕاهێنەرەکان بەتاڵێ مقەنەع نەبنەوانیش چەند گرنگە بۆ ئەم پرۆسەی چاکسازی. منداڵەکە بە سەلیقە دەزانێەوە کۆ وایە مامۆساکانی ئێمە بە سەلیقە مامۆسایەتی دەکەن و بۆی ئەو سەلیقەیەوە شتێکەیە خۆیان بە سەلیقە فێری
بەڵام دەزانێت وا بکا ڕاستی بەس ئەمە معرفە بەمە معرفەی ڕێزمان نووسەکەی دەوێت کە ڕێزمانەکە دەزانێت و تاسەکانی دانەوە. بەرنامەی پەروەردە چییە؟ بەرنامەی پەروەردە بەڕاستی دەبێت لە مامۆستاوە هەڵەیەنجی دەریێ بەس دەبێت بخەیتە دۆخێکی ئاگایانەوە ممتاز دروستکەی پێوەەر دروستکەی وام پێوەرایتر کە هاتە دەرەوە ئەو کاتە فعلەن دەتوانی کارەکانی پێتەنزیم بکەی ڕێکی خەی دەتوانی دیاریکەی کێ مامۆستایە کێ مامۆستانیە بەس بەبێ ئەم معرفەتە زانینە هەر بە سەلیقە کارەکان ناڕۆ بۆ شتەکان لە یەکتر جیا بکرێن. کەواتە مامۆستا ڕاهێنەر دەبێت چی بکە؟ دەبێ ئەم خبرەیە کە بە سەلیقە مامۆستا هەیەتی بیگۆڕێ بۆ خبرەیە کە وشیارانە وەکو وایە ئەم کەسەی کە زمان دەزانێت بچێ ڕێزمانی زمانەکە بخوێنێ ئەو کاتە دەزانێت ئەم ڕستەیە بۆ ئاوا دروستە و ئاوا دروست نیە کە تۆ ئەمە دزانی ئەو کاتە ئیمکانی هەڵەکردن لە پەروەردا زۆر کەم دەبێتەوە لەوانەیە بگاتە سەفر بەس بە سەلیقەکە نازانێت یعنی هەرەوەنە دەزانی ڕاستە بەس نازانی لەکوێوە لەوانە یعنی ناتوان کۆنترۆل ناکرێت. لەبەرەوە مامۆستا ڕاهێنەرەکان دەبێت دەوری ئەوە بگێڕن ئەو مامۆسایەتی کە مامۆساکان بە سەلیقە فێری بوون لا دۆخی سەلیقە و دۆخێکی ینی بەبێت ئەوەی تۆ پێی وشار بێت چونکە منداڵەکە وشار نییە بە ڕێزمانەکە بەڵام بە دوستی قسە دەکات مامۆساکەش وشار نییە بەوەی کە دەیکات دەبێت بخرێتە دۆخی وشاری وشار بێتەوە بە یاساکان یعنی ڕێزمانی مامۆسایەتیەکە بزانێت. مامۆسای ڕاهێنەر ڕێزمانی مامۆسایەتیەکە فێری مامۆساکە دەکات وەکو چۆن من ڕێزمانی زمانی کوردی فێری مناڵێک دەکەم کە کوردی دەزانێت یعنی من کە ڕێزمان فێری منداڵێکی کورد دەکەم منداڵە کوردەکە ئەو زمانە بە سەلیقە زانیویەتی قسەی پێ دەکات دەزانێت یەکێک غەڵەت بکات لە قسەکردنا دەزانێت غەڵەتە بەس نازانێت بە پێی چی غەڵەتە. ئەمە وا دەکات ئەوەی کە بە شکلێکی ئێمە سەلیقە دەیکەین ببێ بە شکلێکی زانستی و منەظەم کە ئەو کاتە ئێمە بتوانین چاودێری پرۆسەکە بکەین بزانین ئەم منداڵە بەڕاستی باش پەروەردە دەبێت ئەو کاتە من کاست هەیە ئەو کاتە دەتوانین بزانی مامۆسایەکیش کارەکەی کردووە یانە چونکە مرکاز دروست دەبێت پێوەەر دروست دەبێت بەس ئێستا ئێمە پێوەرمان نییە هەموو شتێک بە سەلیقەیە بۆ چاودێریش نییە بۆچی چونکە پێوەرت یانێ ئەو شتە ڕۆڵەتنیانی کە مشرفەکان دەیکەن بەڕاستی ئەوە پێوەەر نییە یعنی پێوەرێکی باشتر لەومان دەوێت ئەو شتێک پێوەرە کلاسیکە و ئەو شێوازەی کە هەیە هەستەکەمی تر ینی بیرکەنەوە هەولێر شارێکی بچووک بەس قەڵاو ئێستا شارێکی گەورە و زەبەلا سلێمانی عینیشت شتەکان گۆڕاون ئەم هەڵەبجەیە وەک جاران نییە نە وەسایلەکانی ژیان وەک جاران نە هیچ شتێکی وەک جاران ژیانەکە گۆڕاوە بەس پەروەردە کە منداڵ ئامادە دەکات بۆ ئەو ژیانە وەکو خۆیەتی دەبێ ئەمە دەستکاری بکە ینی ژیانەکە هاتوو بەس ئینسانەکە هێشتا نهاتوو قاڵبەکەمان هاتووە بەڵام هێشتا ڕۆحەکەمان نهاتوو و دەبێ ئەم ڕۆحە بێنینە ناو ئەم قاڵبەی کە دروستمان 30 ساڵە دروستی دەکەین ئێوە بەچی دێ فعلەن دەبێ ئەوەی کە بەتاڵە پڕیکەین و ئەوەی کە زانکۆ بە بەتاڵی جێهێشت لە پەروەردەکردنی مامۆستا وەک مامۆستا دەبێ ئێستا لە شوێنێکی تر پڕ بکرێتەوە و پێم وایە ڕاهێنەرەکان ئەو ڕۆڵە دەبێت و حەزیش دەکەمەوە بڵێم ڕاهێنەر وەک وەزیفە ئەرکی چاودێر یا مشرف نەفی ناکاتەوە ئەرکی چاودێر لە ئەساس ئەرکێکی ترە جیاوازە مشرف چاودێری ئەو پرۆسەیە دەکات ئەوەی کە مامۆسای ڕاهێنەر مامۆساکان فێر دەکات و مامۆساکان لە ڕێگەیەوە قوتابیەکان فێر دەکەن کە بەرهەمی ئەو پرۆسەیەن ئەو دێت چاودێری ئەمە دەکات لە مامۆساکە بزانێت ئەمە کراوە یان نەکرا ئەو کاتە چاودێرەکانیش پێویستیان بەوەیە معرفەکەی خۆیان وەکو مامۆستا ڕاهێنەرەکان تازە بکەن مامۆستای ڕاهێنەریش دەبێت کەسانێکی تر هەن کە مامۆستا ڕاهێنەرەکان فێری ئەو کار بکەن بە ئەمان شێوە ئەو ماماوانەی کە مامۆستا ڕاهێنەرەکانن بە ئەمان شێوە
دەبێت چاودێریش بۆ ئەوە ئامادە بکەن تاوەکو چاودێری پرۆسەکە بکەن. تەمان ئامادەکردنی چاودێرەکە جیاوازە لە ئامادەکردنی ڕاهێنەرەکە. واگەرەمە بەو شێوەیە بڕوا ئەو کاتە هەست دەکەین ئەو فەراغەی کە بەهۆی ستاتیجی بەتاڵی مقەنەعەوە لەناو هەموومانە دروست بوو بەرەبەرە پڕ دەکرێتەوە. وفعلا هەتا ئەو فەراغەش پڕ نەکرێتەوە هیچ شوێنێک نابێ بە شوێنێکی جدی وەڕاستەقینە و نابێ بە ژینگەیەکی دروست. بۆ نمونە مەکتەبەکان نابن بە ژینگەیەکی تەواو بۆ پەروەردەبوون. و ئەمە ئەرکە سەختەکەیە لەوانەیە ئەو ئەرکەی 30 ساڵی ئێمە دەیکەین کە ئەرکی قاڵبەکەیە ئەرکی جسمەکەیە دروستمان کردووە بە جۆرێک سەخت بێ کە سەختیەکەی فیزیکیە، بەڵام ئەمەیان بەڕاستی جۆرێکی تر سەختە کە هێنانی ئەو ڕوحەیە بۆ ناو جسمەکە. و هەمیشە ئیشێکی سەختە بەڵام سەختیەکەی فیزیکی نییە. جۆدێکی ئەوێ کە ئێمە بیر بکەین. ئەمەیان جۆدی بیرکردنەوەی دەبێت، هێزی بیرکردنەوەی دەبێت. ئەمەیان هێزی عەزەڵات و قووەت و ئەوانەی ناوێت. و پێویستمان بە هێزی بیرکردنەوەیە بۆ ئەوەی کە فعلەن ئەوەی کە لە ناو جەستەکە بەتاڵی هێشتووەتەوە بچێتەوە ناو ماڵەکەی. ئێمە ماڵەکەمان دروست کردووە بەڵام ئینسانەکەی جارێتیان. و هەست دەکەم بەم شێوازە ئەوەی کە من هەستم دەکرد مەحاڵە، یعنی ناکرێت لە کوێوە تۆ دەتوانی ئەمە ڕاستکەیتەوە. ئەو فەراغەی زانکۆکە دروستی کردووە پڕیکەیتەوە. هەست دەکەم لە ڕێگەی ئەمەی ئەم فکرەیە نازانم فکرەی کێ بووە هەرکەس هەبووە دەستی خۆش بێ فکرەی ڕاهێنەرەکان ئەمە شتێکی باشە و دەکرێت وای لێ بکرێت کە گونجاو بێ بۆ ئەوەی ئەو وەزیفەیە بکە ئەنجام بدا کە وەزیفەکە چییە؟ پڕکردنەوەی فەراغەیە. یعنی چی؟ یعنی دەبێت ڕاهێنەرەکان ئاوا ببن بە ڕاهێنەر کە بۆ ئێرە بن، نەک بەرنامەیەک بێنی لە دەرەوە بەرنامەکە ئیتر بەرنامەی ڕاهێنەرێکی دەرەوە بێنی لێ بەجێبەجێ. نە، دەبێت وشارێکی تەواو بۆ فەراغ. دەبێت ڕاهێنەرەکە ئامادە بکرێ بۆ پڕکردنەوەی ئەو فەراغ. و ئەوەی کە ڕاهێنەرەکان دەکا بە ڕاهێنەر دەبێت ئاگاداری ئەمە زۆر بێت. دەبێت ئاگاداری زۆر شت بێت و ڕاهێنەرەکانیش دواتر دەبێت ئاگاداری ئەوە بن. دوای ئەوە لە ڕاهێنەرەکانەوە مامۆستاکان و لە مامۆستاکانیشەوە پەروەردەکە دەگاتە قوتابیەکان. تا مامۆستا دەرگای گفتوگۆتان لێ دەکاتەوە. زۆر سپاس بۆ لێرەوەمان مستەفا مامۆستای عەزیز و بەڕێز. گفتوگۆکەمان کراوە ئەبێ بەڵام تکایەکە سەرنجەکان یا پرسیار بە پێشبینیەکەیەوە بە کورتی بێت وە لە چوارچێوەی تەوەر و لە چوارچێوەی باسەکەرێکە خراوەتەوە. دەستەکەن بە گفتوگۆ سەرنجی چەند مامۆستای وەرەگرت هەر مامۆستایەکی بەڕێز مامۆستا عەبدوڕەحمانی بەڕێز. قسەکانەوەی من تێگەشتم دەست و خۆش بیانی لە فەلسەفەی قسەکان تا باسی بەها و نرخ و اینجا باسی هۆشیاری بوو. ئێمە بەداخەوە زۆر بەمان لە نرخە زانین بۆ زانین مامۆستایەک نرخەکەی ئەوەیە کە دەوامەکە پارەکە وەرەگرێت و ئەوە بەڵام بەهاکە بەداخەوە بەهاکە دکتۆر ئالەم دەبە ئاوا چێت کە نرخەکەی زانین کارتۆنێکی بە 1500 تا 2000 بەڵام ئەگەر ئەم دەبە ئاوا لە بیابانێکا بێ مرۆڤ هەم بەس گیانی خۆی نەبێ هەمووی بۆ بەخشێ. بەداخەوە ئێمە لە بەهاکەی تێنەگەشتوین هەر لە بەهای خۆشمان بۆ چونکە بەڕاستی مامۆستا پێش هەموو شتێ ئەبێ خۆی ڕەوشتی هەبێت، چونکە ئەڵێن ڕەوشت باشترین پارێزەرە بۆ مرۆڤ لە هەر کاتێکا کە پێ بگیرە. بەڵام بەداخەوە من دوێنێ شەو لەم مامۆستاوشتانی بابەتی بڵاوکرێت دەربارەی بۆ نمونە ئەم بایکۆت و نازام دەسەڵاتوانە ئەوەی کە جنێوەدا هەرە خۆیەتی بە فیکەیەک ڕاتەوە بە فیکەیەکێتە دەرەوە. ئەی قوتابیکی قڕ بەسەر چۆن لە بەردەمی ئەمە فێری متمانە بەخۆبوون بێ. بۆیە ڤیکتۆر فرانکل شتێکی زۆر جوانی هەیە، ئەڵێ بە زەحمەت لە سجنی نازیەکانە دەرباز بووم، بەڵام ئەڵێ بەداخەوە ئەوەی بینیم لەوێ دکتۆرەکان بوون بە سرنجێک گیانی مناڵەکانیان ئەکێشا، ئەڵێ پەرستارەکان بوون بە ژەهر مرۆڤەکانیان ئەخنکان، ئەندازیارەکان و باشترین بۆریان بۆ ڕاکێشا بوو بەو سزنەی کە من تیا بووم. بەداخەوە مامۆساکان بوون کۆمەڵێکیان پێگەیان بۆکو گور کەڵبیان لەو خەڵکە ئەگرت. بەڵێ ئەڵێم هەرچی شەهادەی دنیا هەیە ناگاتە ئەو شەهادەیە کە تۆ مرۆڤێک دروستکەی مرۆڤ بوون. من بۆ ئومێدەم کە ئەمە بتوانین بکەین بۆ ئەوەی
وەکو هەژار ئەڵێ هەژار فەلسفەی ئەو شیعرەی زۆر بەقۆتە زۆر زەحمەتە کێشە لە پێناوی ئەم میلەتۆمانە بەڵام لێکێ ناگەن بۆی ئەڵێ چەپگەردی گەردوون گەڕان کوشتمی نەزان پەرستی بۆ نان کوشتمی هەر چەوسانەوەی بێحەسانەوە ئەی مردن لەکوێ ژیان کوشتمی بۆ ئومێدەم کە بتوانین مرۆڤ دروستکەین چونکە قوربان ئەگەر کاتەکە نازانم هەرکاهێن بۆ یەک ئاماژەم بۆ کە سەر هەردوو چاوم ئێمە حیفە یعنی من مامۆسایەک بۆ نمونە حیفە لە پۆلەکە دە قوتابی لە مامۆسایەک ناڕازی بێ و مامۆسا واز نێرێ لە قوتابخانەیەکە 20 مامۆسا لە مامۆساک ناڕازی بێ و واز نێرێ ئەبێ بچێتەوە بەخۆیان بچێت هێمە ئامێرەکانمان کە هێن و 50 کەتەلۆکی لەگەڵایە ئاوا بکاری بێنە ئاوای لێ بکە با نەسووتێ باچی بێ بەچی بەس کەی ئەبدەیکی خۆمانمان کردوێتەوە لەگەڵ ڕێز و حرمەتم زۆرە بەڵام کاتی ئەوانی تر ناگەێت سپاسم زۆر دەست خۆش بۆ مامۆستاگیان بۆ ئەوەی زۆر لە حەزەکار فعلەن ئەمە دەبێت زۆر جەختی لەسەر بکرێتەوە نرخەکە و باکە واتان دوانە جیان نەکرێتەوە یعنی هەست دەکەم شتێکەیە ناکەوێتە سەر جەنگ بۆ نرخ لەگەڵ جەنگ بۆ بەهات و جەنگی جیاوازە نابێت ێکەوت خەبات دەکەی بۆ نرخ لەگەڵ خەبات بۆ بەهات و خەبات جیاواز فعلەن لە خەبات تا بۆ نرخەکە ڕوود لە حکومەتە کە لە سەرەتی پێداویستەکانی ژیان و ئەوەی کە ئەساسیە لە ژیانە و ئەوەی مامۆسایەک پێویستێتی لە ڕووی مادیەوە بۆی دابینکەوە بۆ منداڵەکانیشی دابینکە بۆ ئەوەی ئیشەکەی بکە تۆش دەبێ وا لەمە تێبگەی ئەمە دەداتیە بۆ ئەوەی ئیشەکە بکەیت نەک تۆ ئیشەکە دەکەی بۆ ئەوەی ئەوە بداتێت ئەو موچەت داتێت یعنی ئێمە دەبێ بیرکردنەوەی مامۆستا وای لێ بێت کە بزانێت ئیش ناکا بۆ ئەوەی موچە وەرگرێ بەڵکو موچەکەی بۆ ئیشەکە دەبێت چونکە ئەمە شتە ڕوحیەکەی ئەوە ئەمە شتە معنەویەکەی ئەوە جگە لەوەش کە معنەویە کە ڕوحیە ڕەبتە بە دراوسەکەی و براکەی و خوشکەکەی و مناڵەکانی هەموو ئەوانی ترەوە کە لە دەوروبەری خۆیان دەژین لە نێوان کۆمەلگا و مامۆستا بەها هەیە لە نێوان مامۆستا و حکومەتە نرخەیە و دوو چەمکە جیاکردنەوەکەی گرنگ بوو بۆی زیاتر پێداگری لەسەرەوە بکەین کە ئەم دوانە جیاکەین و ئەسڵەن مۆزوعی موچار یعنی نابێ مامۆستا جەنگی بۆ بکە لە ڕاستی ئاگر بتێنێ نابێ بچێتە سەر جاتۆ ئەوەی بۆ بکات یعنی بە معنایەک دەبێ حکومەت ئەمە بکە لە هیچ حاڵەتێکان نابێ نەیکات بەڵام لە کاتێکا کە نەیکا بە هەر زوفێکەیە ئەمیش بۆی هەیە ئەوە پیشان بدا کە دەبێ ئەو بیکات ینی ناڕەزایی دەربێت بەڵام کاتێک ئیشێکی تری هەیە شتێکی تری هەیە لە شوێنێکەوە کە پەیوەندی ئەمە لەگەڵ کۆمەڵگا کە بۆ نمونە تۆ وابیر دەکەیتەوە لەم پەیوەندیە مشکیلە مەسئولەکانە بەس لەمی تریانە مناڵی مەسئولای تۆ نییە مناڵی دراوسەکەت مناڵی خۆتە مناڵی هاوڕەکەتە و تۆ کە پەروەردەی ناکەی یعنی کەسێک دروست ناکەی یعنی شتێکی ئەو بەتاڵەی مقەنعەکە لەوێەوە دەستی پێکردووە ئەمەش وەکو بەتاڵەیەکی مقەنع وەکو شتێک کە تواناکانی بۆ زروفەکە ساز نەبوو و بەرگەی ئەو زروفە نەگرێت چونکە ئەو توانایانە تیا دروست نەکردووە کە بتوانێت لە هەر هەلومەرجەکە هەبێ بتوانێت لەگەڵ هەلومەرجەکە مامەڵە بکات و وەڵامدانەوەی هەبێ بۆ هەر شتێکە هەر پێشاتێکە هەیە ئەی تۆ مناڵت دروست نەکرد کە بتوانێت دواتر خۆی خەمی خۆی بخوات و خۆی لەسەر پێی خۆی ڕاوەستێت و تۆ تا مردن خەمی نەخۆیت ئەم پەیوەندیە باکە دروست دەکات و ئەم پەیوەندیە شتێکی معنەویە و فعلەن پیرۆزە بەس ئەم پەیوەندیان پەیوەندیەکی دنیاییە ئەمەیان پەیوەندیەکی ڕوحی ئاینی نەتەوەیی هەموو ئەمانەی تێ بەس پەیوەندیەکەی تر فعلەن پەیوەندیەکی پیشەیی پەیوەندی بە بژێویەوە هەیە پەیوەندی بە ژیانەوە نییە ئەمەیان ژیان دروست دەکات ئەویان بژێوی دابین دەکات دەبێ دوانە جیا بکرێتەوە دەبێ مامۆستا
لەلایەکەوە ئێستا هاتنی ئێوە و لێرە کۆبوونەوەتان ئاماژەیە کە بە کۆمەلگا کە دەڵێن ئێمە مەسئولیەتەکەمان کە بەرامبەر کۆمەلگا هەمانە هەڵی دەگرین بەرامبەر دایک و باوکەکان دەبێ ئێوە شتێکە بێ ئاماژەیەکە بێ شتێک بکەن کە دایک و باوکەکان بزانن ئێوە ئەوە نییە مناڵەکانی ئەوانتان بۆ پارە جێهێشتووە دەستان پێناوە دەبێت لە ئێوە ئەو ببینن کە لە خۆیان خەمیان زیاتر دەخۆن بەڵام ئەمەش دەکەن مافی خۆتانە بیکەن و ڕێگای تر بدۆزنەوە بۆ ئەوە تۆ فشار بخەیتە سەر حکومەت موچەکە بکات و هەست دەکەم ئەگەر ئێوە و مامۆساکان منیش ئەگەر مامۆسا بم وەک وەزیفە کاتێک کە فعلەن وا دەبینم ئەم موچەیە من وەری دەگرم بۆ ئەوەی کارەکەم بکەم هەست دەکەم ڕێگا دەدۆزمەوە لە نێوان ئەوەی ناڕەزایەتیەک بەرامبەر حکومەت کە زۆر بەهێزتر بێ لەو ناڕەزایەتی کە بایکۆتی ئێسادەیکا لە هەمان کاتیشا ئەو پەیوەندیم لەگەڵ دایک و باوکی ئەو مناڵانەی کە بە ئەمانەت لای منن ئەو پەیوەندیەش نێڵم تێبچێت ڕێگایەک دەدۆزمەوە بەس لەبەرەوەی ئێمە واتە ئیش دەکەین بۆ پارە هەر ئەو ڕێگایە هەیە هەر دەتوانین بیر لەو ڕێگایە بکەین ئەوە ڕێگای تر هەیە هەم دەتوانین ناڕەزایەتیەکە دەرببڕین لەلایەکیشەوە دەتوانین کارە مەسئولیەتە معنەویە کۆمەڵایەتەکەی خۆمان بکەین کە ئەمە ڕێزمان بۆ دروست دەکات ڕێز حکومەت نایگرێت بە سوپاسنامەیە و یامان حکومەت دەتوانێت سوپاست بکات بەس ناتوانێت ڕێزت بکرێت ئەوەی ڕێزت دەگرێت دایک و باوکی مناڵەکانە کە لە بازاڕ دەبینیت ئەوەی ڕێزت دەگرێت خەڵکەکەیە منداڵەکە خۆیەتی ڕێزەکە خەمی دەخۆی و پەیوەندیەکە ئەسڵ کە تۆ ئاوابی پەیوەندی تۆ و قوتابیەکان دەبێتە پەیوەندی ڕێز لە پەیوەندی دەسەڵاتەوە کە تۆ دەسەڵاتی دەبێت بە پەیوەندی ڕێز و منداڵەکە هەر لەوەوە فێری ڕێز دەبێت ئەمە پەروەردەیە بەبێەوەی تۆ هیچی پێ بڵێ یعنی جاری وا هەیە ئەوەی فعلەن بەقەدەر توزانم یەک دنیا قسە پەروەردە دەکا هەڵوێستە موقفێکە شتێکی بچووکە کە تۆ لەویا ئەو تەلەبەیە لە تۆی دەبینێت نەکرد تەلەبەکە ئەوانەی دەڕۆژ دایک و باوکەکە یا هەر شتێکی تر ئەمە هەمووی بڵاو دەبێتەوە وە کۆمەڵگایەک دروست دەبێت کە ڕێستایە ئامادەیە ئێستا سەیری توزانم لە سۆشیال میدیا سێر دەکەی هەست دەکەی شتێک بە ناوی ڕێزەوە نەماوە وجودی نەماوە ئەی یاسا ئەسڵ وجودی نییە گەر ڕێز نەبێ ینی یاسا هێز نایسەپێنێ ڕێز لە یاسا وا دەکا یاسا جێبەجێ بکرێت کە تۆ ڕێزت نەبوو بۆ یاسا ینی یاساکەش جێبەجێکەی لە ڕێگەی هێزەوە جێبەجێ نەکردووە ینی ئیشەکە نەکردووە بەس شتێکە کردووە بوو تەمسیلت کردو تەنها بۆەوەی وەکو بڵێ و فشارەی لەسەرتە لەسەر خۆتی هەڵبگری لەبەرەوە دەبێت دووشتە جیا بکرێتەوە و دەبێت سیاسەتێکی تر پەیڕۆ بکە مامۆسا لە بەرامبەر حکومەتە کە هەم یعنی وەزیفە کۆمەڵایەتەکەی و بەرپرسیارەتی کۆمەڵایەتەکەی هەڵگرێ هەم لەو لاژ ناڕەزایەتەکەی خۆی بەردەوامی پێ بدات تا و کاتێک کە گوزەرانەکەی بۆ دابین دەکرێت بە شکلێکە شایستە بێ بۆ ئەوەی بتوانێت ئەم مەسئولیەتە بەڵام من هەست دەکەم نوقتەی هێزی حکومەت لەویایە کە ئەم مەسئولیەتە لەلایەن مامۆساوە وەکو بڵێ پشتگوێخرێ واگەر ئەم مەسئولیەتە کە بەرامبەر کۆمەلگاکەیە بەهێز بێ لە ڕاستیا کۆمەلگاکە خۆی بەرگری لە مامۆسا دەکات خۆی ناڕەزایی لە بەرامبەر حکومەتا دروست دەکات بۆ کێ بۆ مامۆساکە چونکە لە کوڕەکەیەوە و ئەم کوڕەکەی پەروەردە دەکات مناڵەکەی پەروەردە دەکات کچەکەی پەروەردە دەکات و زەرەر بەو دەگا کاتێک ئەم ئیش ناکات ئەو کاتە مامۆسا هەر ئەسڵەن پێویستی بەوە نییە ئەو بچێتە سەر جادە و بەرگری لە خۆی بکات تەلەبەکان دەچنە سەر جادە کە تەلەبەکان پێویستیان بە مامۆساکەیە دایک و باوکەکەیە پێویستی پێێتی و ئەوان بەرگری لێ دەکەن نەک ئەم بچێت داوای حەقی خۆی بکە ئەوان داوای حەقەکە بۆ ئەم دەکەن واز دەکەم ئەم داواکردنە زۆر بەهێزترە لەوەی کە مامۆسا خۆی بچێت داوای حەقی خۆی بکات چونکە ئەمانە شایەتن لەسەر ئەوەی کە ئەم مامۆسایە ئیشی کردووە شایەتن لەسەر ئەوەی کە تۆ دەبێ حەقیان بێت چونکە ئەمە ئیشی کردووە شتەکان هەمووی دەگۆڕێن بە مشکلە کاتی ئەمە بیرمان کردەوە ئەو دوانەمان جا کردەوە و بە هیوامە و پەیوەندی مامۆستا و
خێزانەکان و کۆمەلگا ئەم پەیوەندیە دامەزرێت و ئەمە ڕۆحی پەروەردەیە، ئەمە ئامانجەکەیە، بەڕاستی ئامانجەکە لە بینی مامۆستا و حکومەتانیە، ئەمە پەیوەندێکی زۆر زۆر سادە وینە، پەیوەندە قوڵەکە لە بینی مامۆستا و خێزانەکان. مامۆستا سەباحم سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی شارە دوور بە ناوی خۆم و هاوڕێکانمەوە زۆر بە خێراتم دەکەین و دەستخۆشیمان هەیە. بەڕاستی دکتۆر هەر ئامادەبوونی ئەم مامۆستا بەڕێزانە لەم هۆڵە دڵسۆزیەکی زۆر گەورەیە بۆ ئەم شارە و بۆ پەروەردە. بەڕاستی ئێمە کێشەی کادرمان نییە، ئێمە لە هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی کادری پەروەردەیمان نییە. ئێستا مامۆستایە کە لێرە دانیشتووە بێنە لە من باشتر دەزانێ و لە من پرۆفیسۆرترە و زاناتریشە. کێشەی ئێمە تەنها و تەنها ئەم پەندەیە کە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵم بەداخەوە. ئێمە هەموو ساڵێ پلاندانین کارەکەین بۆ پەروەردە لە نیوەی ڕێگا ئەگەیتە نیوەی شاخ لە شاخەکە داوە بەزێن نەخوارەوە. من بە بۆچوونی خۆم وەکو مامۆستا سەباح ئەمە پلانێکە کە دانراوە بۆ هەرێمی کوردستان. تۆ هەموو ساڵێ بەم جدیەتە دەست پێ بکەیت، ئیشی جوانکەی، مامۆستای بەڕێز، بەڕێوەبەری بەڕێز، سەرپەرشتیاری بەڕێز، ڕاهێنەری بەڕێز ئامادەیە پلانێکی جوانی داناوە بۆ ساڵێک، بەڵام ناگەیتە نیوەی چارێکی ساڵێک یەکسەر ڕێسەکە و لێکەنەوە بە خوری. ئەمە بەڕاستی ئەبێ ئێمە زۆر لەوە هۆشیارتر بین. مەسەلەی بایکۆت و مەسەلەی دەوام نەکردن بەڕاستی هیچ پەیوەندیەکی بەوەوە نییە کە مامۆستا دڵسۆز نییە، هەمووی دڵسۆزە بەخوام هەمووی لە من زیاتر حەزەکات دەوام بکە. بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە هەوڵێ بین ئەم حکومەتەمان ڕزگارکەین لە فروزانەوە و لە لاڵانەوە بۆ پارە بۆ موچە. باسی ئەوەت کرد کە مامۆستا ئێستا مامۆستانیە بۆ بە موچەخۆر. بێگومان بە کە موچەخۆری ژەر مامۆستایە و مامۆستاژە موچەخۆرە. بەڵام پەیوەندیەکی تۆڵ لە نێوان مامۆستا و کۆمەڵگەی ئێمە هەیە، بەڕێز وتر نییە، بە تاکید هەیە. خەڵکی مامۆستای بەڕێزی وا هەیە لەبەر گەڕەکەکەی دەوامەکە، مامۆستای بەڕێزی وا هەیە لەبەر بڵێم نازانم چودانم بڵێم لەبەر خزمەکانی دەوامەکە، لەبەر مووقیفێک کە هەستی قبولی ناکە لە ماڵۆدان. بەڵام کاتێک کە تۆ هۆکارێک هۆیەکت نەبوو بگەیتە ئەو عیلمەی کە بیبەخشی ناتوانانی بە کورچووکاڵەی بەخشی. سیارێکت دەوێ بەنزینی نییە، باشە سۆپایەکە دەوێت لە ماڵە خۆتی بێگەرم بکەیت تۆ مناڵەکان نییە، پارەیەوێ مناڵەکان 4 مناڵی هەیە 4,000 یا 2,000 نییە. کێشەی ئێمە بەڕاستی نەڕاهێنەرە نە سەرپەرشتیارە نە بەڕێوەبەری پەروەردەیە. من وای بۆچم و کێشەی تریشمانەیە کە پرۆگرامەکانە. ئێستا مناڵێکی ئێمە کاتێک کە جبسەیەخوا بۆ فڕێدا پرۆگرامەکانەوە نین کە تەوعیەی مناڵەکانمان بکەن بەڕاستی پاکەتی جبسێ فڕێنەدا، یان کاکەیەک لە سیارەیەکە ساردەیەخوا هەڵیان سەرجا دەکە. پرۆگرامەکانی ئێمە تەواو نەبوون، نەگەیشتونەتەوەی کە بتوانن تاکێکی تەندروست و نیشتیمان پەروەر. کاتەکە درێژ کێشایە و پرچاریشم زۆر بوو، بەڵامە هێڵمە بۆ ئەو بەڕێزانە. جارێکی تر دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێزت، یاخوا بەخێر بی ئەم ناوەشت ڕوو ناکردەوە. سپاس. طبعا ئەم مەوزوعی موچەیە کە نییە، من وەزەکە لە نزیکەوە دەزانم چونکە و برادرانەوە هاوڕێیانەی کە پێکەوەی ئەمەیان مامۆستان، زۆربەیان مامۆستایی و لەوانەیان دەشتەیە من وەکو بڵێ نەتوانم خۆم بارودۆخی خۆم بکەمە کاس بۆ کەسی تر. بەڵام ئێمە بۆ نمونە لە ساڵێکە 3 موچە وەرناگرین. 3 مانگ ئێمە دەوام ناکەین لە جاتی و 3 موچەیە.
دوام خۆی چەندمانگە 9 هەشت 5 مانگی دەمێنێتەوە با لەم 5 مانگا مامۆسا با لەم 5 مانگا ئەو منداڵە فێرکەینەوە جپسە فرێندا یعنی لە 5 مانگەکە ئێمە دەتوانین فێریکەین زۆر شتێ دەتوانین لە 5 مانگەکە فێریکەین بەس ئێمە تەرکیزمان لەسەر تعلیمە لە ڕاستە لەسەر ئەوەی کە منداڵ دەڕۆژە بێنێ و دەرچێت و من خۆم لە مەکتەب بووم و باموو پرۆسەکانی خوێندنا تێپەڕیوم لە زانکۆ بووم دەرسم وتوەتەوە 2 ساڵ وەک مامۆستا 10 ساڵ وەک مامۆستای زانکۆ دەرسم وتوەتەوە و من دەزانم خەلەلی گەورەمان هەیە ینی ئەم بڵێم مشکلەی مامۆستای زانکۆ بۆ نمونە ئەوەیە کە موچە وەرناگرێت بۆیە زانکۆ تەلەبەکان بۆیە مامۆستا وەک مامۆستا پەروەردە ناکرێت وە فعلەن ئەو خیبرە ئیرانی من ناتوانم ئەوە بنێم یعنی لە ڕاستیا ئەوە 2 مانگ باشە هەر حەق بە تۆ 2 مانگ پارەم نادەیت منیش 2 مانگ ئیشەکە ناکەم بەس بۆچی لە پێشمانگەکەشا من نیوە دەوام دەکەم و من هەست دەکەم باسیشم کرد وتم هەست دەکەم ڕێککەوتنێکی نائاگایانە لە بینی مامۆستا و حکومەتە هەیە ئەو دەڵێ جارجار 2 موچە بکڕۆ منیش دەوامەکە ئەوان نیوە ناتەواوەتی دەکەم ئیسراحەت دەکەم یا ئیشێکی و ببوورن وان دەڵێم بەس بەڕاستی ئێمە حتا ئەو وەزعی کە هەیە هەتا هەر یەکەمە خەتاکە لە خۆیان نەبینێ بیخاتە سەر ئەوی تر ئەویش بخاتە سەر ئەوی تر ئەویش بخاتە سەر ئەوی تر ئەمیش دەیخاتەوە سەر ئەم جارە دەسوڕێتەوە هیچ حەل نابێت هەموومان دەستمان هەیە لەوەی کە وێران بووە هەر هەموومان تەلەبە دەڵێ خەتای مامۆستا دەڵێ خەتای پەروەردە دەڵێ خەتای باوکودە باوک دەڵێ خەتای مناڵە ئەمە دەسوڕێتەوە ئێمە خەتاکە دائیمە لە خۆمان دوور دەخین بۆچی چونکە لە بەرپرسیارەتیەکەی ڕادەکەین وەکەی فعلا وتم خەتای تۆیە بەس خەتای منیشە خەتای ئەویشە خەتاکە هەمومانی ئەو کاتە ئەو ململانەیە نامێنێ لە بینی من و ئەوی ترا چونکە هەردووکمان ئەویش دەتوانێت من خەتا بارکە کە حکومت 2 مانگ معاشت ناداتێت کە بەهۆی زروفێکەوە ئەویش دەتوانێت بڵێ کاکە تۆ چیت کردووە تا من داوامەکەت کردووە منداڵەکەت بۆ پەروەردە کردووم لەویان محاسەبەی مامۆستا بکە بەڕاستی هێشتا سەر بەسەر دەرناچێت بەڵام ئەم حەقەی نییە محاسەبەی بکە ڕێککەوت نەکراوە لێرە حکومەت تاوانبارە خەڵکیش مامۆستاش تاوانبارە هەموومان تاوانبارە دەبێت بگەینە ئەوەی کە هەر یەکە لای خۆیەوە دەستی هەبووە لە وێرانکردن ئەوەنە بەڕاستی ناتوانین چونکە یەکەکە هەر یەکە لای خۆیەوە چاکی کردەوەی چاک حکومەت لای خۆیەوە چاکی کردزانی مامۆستا نابێ باشی نابێ بخرێتەوە بخەوە دەبێ وەزەکەی چاک بکرێت ئەمە حکومەتە بە خۆیان دەچێتەوە باشە لەم لاشەوە مامۆستا بەبێ ئەوەی ینی مادام حکومەت بە خۆیان چۆتەوە با منیش بە خۆما بچمەوە ئەوانە مامۆستاکەش دەڵێ خەتای منە بەبێ ئەوەی بی لە حکومەت کاتەوە بۆچی چونکە ئیشەکەی خۆیەتی وە کاتێک کە لە خۆیەوە شتەکەی دەست پێ کرد ئێتر شتەکە دەڕوا تۆ بۆ هێزت نییە چونکە تۆ مەجالت داوە بە حکومەت بەهۆی ئەوەی کە دەوامەکە ئیشەکە وەکەوەی کە هەیە ئەو قەرزاردەکەی نەکردووە سەر بەسەر بەزەو قەرزار بکە ئەم جارە من هەست دەکەم دەنگت ئەو هێزەی زیاترە لەوەی کە ئەویش بە خۆیان بچێتەوە وە شتەکە ئەم هەڵواسین گوناحەبەیەکە حتا قیامەت دەبێت و هیچی شاک ناکرێت خاڵی وەستانی ئەمە ئەسلی گەندەڵیەکەوەیە ئەسلی گەندەڵی ئەوەیە کە من خۆم دەزانم ئیشەکەی خۆم ناکەم بە تۆ دەڵێم تۆ هیچ ناکەیت وە وشانی ئەوەیە کە من یەکسەر خەبەرم دەبێتەوە ئەیە باشە خۆ منیش نایکەم یا بابی کەم زانم چێت من ڕاستە کاتێ من دەیکەم لێرەوە یەک دنیا ڕێگر هەیە کەس خەڵکەکە لە ڕێکەوتنێکی درایە و من ئەمەی کە دەیڵێم بەڕاستی بەری کەوتو من لە 10 ساڵ لە زانکۆ من
فعلا بەر ئەمە کەوتم خەتاکە هی منە دەوێت چاکەکەم من خۆم چاک خۆم دەکەم بە مامۆستا و من باجی ئەمەم دان ڕاستە بەس دەست دەکەم ئەمە بۆ 10 ساڵ لەمەوە پێش شتێکەوە بۆ ئێستا شتێکی و ئێستا بوونی ئێوە لێرە بەڵگەیە لەسەر ئەوەی کە دەکرێت فعلا هەر کەسە لە شوێنی خۆیەوە بتوانێت خەتاکە بخاتە سەر خۆی و بجوڵێت ئێستا ئێوە حکومەت نەیە و علاقەشی بە عکسەوە دەبایە نێن چونکە نهاتنتان بایکۆتە بایکۆتی ئیشەکەتان دەکەن و ئەوەندەی ئەمە بەڕاستی حکومەت تەسەوەر دەکەم ئەگەر مەسئولیت دەبێ یانێ تۆزێک مابێ لە هێنا حکومەت دەجوڵێنێ ئەوە نایجوڵێنە کە بایکۆتەکە دەکەن چونکە تۆ فعلا لێرەوە شتێکی نیشان بدەی و شتێکە ئەو قەرزدارە دەبێت لەبەرەوە دەبێت دەستکاری ئەمە بکرێت دەبێت ئەم سیاسەتە بگۆڕێت من ناڵێم موشە تەسیر ناکاو نازانم چی و ضرور نییە و ئادەی بەبێ موچەش دەوام بکەم من ئەمە ناڵێم ئەڵێم ئەمە شوێنی خۆی هەیە ئەمە شوێنی خۆی هەیە و ئەمە دوو شتی جیاوازە جیایکەنەوە وەئیش بۆ ئەمەش بکەن و بۆ ئەوەش بکەن ئەمە بەڵام وەسیلەی ئەمەیە لە ڕاستی ئامانجەکە ئامانجەکە ئیشەکەیە کە ئیشە معنەویەکەیە کە دەیکەی پارەکە وەسیلەیە بەڵام ئەم وەسیلە دەبێ ئەم وەسیلە ئیشەکە ناکرێت لەبەرەوە وەسیلەکەش واجبە دەبێ حکومەت دابینی ئەلێرەوە سێرمان کرد و نەسەکەم بەس مشکلەکە ئەوەیە ئێمە موچەکەمان کردووە بە ئامانج ئیشەکەمان کردووە بە وەسیلە دەبێ ئەمە هەڵگەڕێنینەوە هەموو شتێک تەواو بێت و ئەمە لەوەشمان ناخا جەنگی موچەش بکەین لەوەشمان ناخا داوای گوزەرانێکی باش بکەین بەس چییە ئامانجەکە دایمە ببینی یانی نازانم ئەوە ئەوانەی کە تەمەن لە تەمەنی منان یا زیاترن ئەویان لە یادە کە فعلا سەرەتای ڕاپەڕین 6 مانگ مامۆستای زانکۆش بەبێ هەر نان نەبوو ئێمەی تەلەبە یعنی ئەگەر بچینەوە ئەو کاتە یەک شت دەبین مەسئولیەتێکەیە ئەو مەسئولیەتەی ئێمەی ڕاکرد ئەو مەسئولیەتە نەیەش ئێمە لە بەرسا ببنین خەڵکەکە بەدەم یەکەوە نانێکی ئەو وایە بەشی دەکرد کە هەستی بۆ مەسئولیەتە کۆمەڵایەتێ دەکرد یعنی تەسەوەر دەکەن من کە نەوەدەکان دێنەوە پێش چای و خۆم لێرەوە سەیری دەکەم ئەس دەکەم نەوەدەکان لەو وەزا لە شەڕی ناوخۆشە ئەو کاتە خۆشتر بوو لە ئێستا چونکە شتێک هەبوو پەیوەندیەکە بوو ێستا ئەو پەیوەندیە نەما و لایەنی معنەوی ئێمە زۆر بەرز و ئەوەی نەماوە ئەمەیە مامۆستا ئەم لایەنە معنەوی لەدەستداوە مامۆستا عیبارەت نییە لەوەی بیرکاری باش بێتەوە تەلەبەکەی دەرەجەی باش بێت ئەمە بەشێکی زۆر سەطحی پەروەردەیە بەشێکی شاراوەی هەیە یعنی پەروەردەی شاراوە لەگەڵ پەروەردەی دیار دووشتین کە تۆ فعلا ڕواڵەتەکەت بینی هەر ئەمە دەبینی هەست دەکەی تەلەبەکە ئاستی دەرچوون چەند بەس تۆ پەروەردە قوڵەکەت بیر چۆتە پەروەردەی قوڵ کۆمەڵگاڕان پەروەردەی قوڵ شتەکان چاک دەکات پەروەردەی قوڵ گەندەڵی نایەڵێ پەروەردەی قوڵ بەرپرسیارەتی دروست دەکات پەروەردەی قوڵ وا دەکات کە گەنجەکانی ئەم شارە بە پاکی ڕاگرن پەروەردەی قوڵ هەموو شتەکانی تر دەکات عادەتە خراپەکان دەگۆڕێت بە عادەتی باش یعنی من زۆر جار بیر دەکەمەوە ینی فەرقی ئەوروپا لەگەڵ ئێرە یەک شتە ئەوان عادەتەکەیان دەستکاری کرد ئیتر نە تەکنۆلۆژیایە نە زانکۆکانە نە فڵانە ئەمەیە عادەت لە ڕێگەی پەروەردەوە کۆمەڵگەکان بە جۆرێک ڕەقس کۆتەوە وەشتانێک هەیە بۆ نمونە تۆ لەوێ شتێک فرێ دەیتە سەر جادە عین بەس لێرە ئەگەر شتێک بەڵگریتەوە عین یعنی ئێستا بڕۆ لەو بازاڕان لە خۆتەوە شت کۆکەرەوە زبڵ یعنی تۆ وەکو شێت دوای وا دەبینی ئەمە عەکس کراوەتەوە خوشە کە منداڵت ڕاهێنا لەسەر ئەوە خۆوانە لە وشاریەوە نایکەن ڕاهێنراون لەسەرەوە ئێمە کێ کردوویەتی ئەمە مەکتەب کردوویەتی و دوایەوە دەزوو لە مەکتەبەوە ئەم نەریتە دەچێت دوایی بەناو کۆمەلگا بڵاو دەبێتەوە دەبێتە نەریتێکی شتی لەبەرەوە من هەست دەکەم یعنی من خەمی ئەم لایەنە دەخۆم ئەو لایەنە بە وەسیلە دەزانم
بەڵام دەزانم بەبێ ئەو وەسیلەیە ئەم لایەنە هەڵ ناگیرێ من مناڵەکەم برسی بێ ناکارم ئیشەکەم بکەم ئەمە ڕاستە بەس ئەمە ئاماجەکەیە و ئەمەش کۆمەڵگاکە ڕاست دەکاتەوە ئەوەی کە تۆ بۆ پارە نایکەی ئەمیان بۆ مینەکەم بۆ موچۆ پارەیە بەشە ڕواڵەتێکەی بەشە معنەویەکەی خۆت دەیکەی خۆ بەخشانە دەیکەی بە دڵ دەیکەی بە پاکی دەیکەی ئەوەی کە لێرەوە دەکرێت ئەوە بینا دەکات وە شتێک بۆ پارە دیکەی بەڕاستیشت بینا ناکات پارەی ئاخەکە وەردەگریتەوە تۆ بەس کە لێرەوە کردت بە دڵ کردت ئەمە دەبێت پەروەردە دڵی دەبێت پەروەردە بەخشندەیی دەبێت پەروەردە دایک دەیکات دایکێکە ئامادەی هەموو شتێک بکا وەکو بەخشندەی و ئەم لایەنەی پەروەردە فعلەن ئیشێکی دایکانەی قسەخە لە ڕووی بەخشین بەڵام وەکو وتیشم دایکەکە دەبێت خۆ ژیانەکەی دابین کە تا بتوانێت دایکایەتی من تەسەورەکەم ئەوەی کە بۆ ئێمە بۆی هاتوین دووتەوە بۆ ڕاستیە بابەتە پەروەردەیەکەیە کە هیوادارم دکتۆر بەوە تێ نەگەیشت بێت کۆمنتەکانی نەگەیشت بێتە ئێمە چونکە ئەوەنەی کە بەلای موچا چوو بووین هێشتا نەمانداوە لە دەرگاکە کە ئەسڵی ئیشەکەی ئەمەیە مەسەلە پەروەردەیەکەیە ڕاستە ئەوە بۆ خۆی تەورێکی جیاوازە دکتۆر لێرە خۆی پێم وایە ئەوەی من بزانم مسابقین خوێند بێتەوە تۆزێک باجی داوە لەوەی ئەو معاومل بنانێ لەگەڵ حکوومەتە نوێنەی حکوومەتیش نییە تا ئەمە هەنێک بابەت ئاڕاستەی بکەین بۆی کاتەکەی ئەو کاتی ماوەسایانج بکوژین ماوەسای بەڕێز جەناب و باسی بەتاڵی مقانعەکەی نازانم ساڵەکانی دقیقەیە بەڵام تۆ هەز ناکەی ئێستا لە جامیعەکانە ئەوانەی کە دەرس بە مناڵەکانی ئەمەڵێن مامۆسای جامیعای بەقاڵی هێنا بەتاڵی مقانعان چونکە من بە فعلی بەریەکەوتم لەگەڵیانە بوون و بە تازەترین حاڵەتە ینی پار لەگەڵیانە ینی کۆتایی پێناوە ئوستاز کێشەی سەرەکی ئەمە زانی چۆنە جەنابەت دواکەوتیت من ئومێدمە کرد سەرەتای ئەم کارە ئەم پرۆژەیە کە ئەم بەڕێزانە ئەرکیان لەگەڵای کێشاوە بەهاتی تا بەس لە تەوەرەی ڕاهێنەرەکەی و باە ڕاهێنەری هەتا ئێستا کابوسێکە لە بینی ئیشراف و ڕاهێنەرە واز لە مامۆسا بێنە چکە مامۆسا واتی ئەگا هەمووی ئەرکە هەمووی زەحمەتە بۆ پێشینەیەکی هەیە سابقەیەکی هەیە لەوەی کۆمەڵێ پرۆژەی سەقەت کە وەکو حەقلی تەجارب تەجروبە کراوە لەسەری و فەشلی شێناوە من زمنی هاواتی ئەگا ڕاهێنەر لە هەمان ئەرکە بەجدی کاری ڕاهێنەری ئەوەیە کە ئێمە شتیمان لەسەری خوێند بێتەوە کارێکی چاک ئەم کارە چاکە بۆ هەتا ئێستا قەنەعەتی بۆ نمونە لایانی ئیشراف لایانی مامۆسا لایەنی ناو کۆمەلگاکە مسەقفین ناو کۆمەلگاکە نەکردووە کە بەڵێ بالفعل ئەمە هەنگاوێکی باش ئەهاوێ بەرەو پێشەوە ئەزانی کێشەگە لە چیایە ئوستاز ئەوەی کە ئیدارە ئەدا لە وڵاتە گوێ لە تۆ و لە من و لە کەسێکیە ناگرێ حەز ئەکا دایمە من بکڕوزیێمەوە ئەمە ئەوە نییە تۆ باگراوەندێ یا خەلفیاتێکی فکری و هەبێت و ئێستا بەوەی هەنێ عیبارات و تەنەزل و کردووە هەموو کەسێک مافی خۆی هەیە بەڵام ماف داواکردنی ماف ئێستا من ئەوەم بلا دروست بووە بایکۆت لەگەڵ مامۆسایە ئەم دووشە زۆر بێزراو بوون لەناو کۆمەلگایە کە تۆ باسی بایکۆتەکە یەکسەر مامۆسای پێوە ڕێکە بێ کە باسی مامۆسای شەکە یەکسەر وشەی پێوە ئێمە لێرە ئەبێ بگەینە نەتیجەیەک ئایا ئەم بەڕێزانەی کە ناوی خۆیان ناوە ڕاهێنەر ئەتوانن بەجددی من ئێسا وەکو خۆتەڵێ تۆ من و مامۆستا سەباح وەمە ئەم بەڕێزانە باجمان داوە لەوەی کە کۆمەڵێ بەتاڵەی مقەنەعین بە زۆرن با خەمی مناڵەکانمان بخۆین لێگەڕێن با ئەم بەڕێزانە ئەگەر زۆر قسەی گەورە ئەکەن زۆر قسەی فەلسەفی ئەکەن لێگەڕێن با ئەمان شتاقیکەین و بزانین ئایا ئەمانەی لە کۆتاییان نەتیجەیان ئەبێت وەکو مشتیفی مختصە وەکو لیژنەی هەڵسەنگاندنە بۆ نمونە وەکوەکانی ترە من ئومێد دەکەم ئوستاز ئێمە لەم بابەتە لا نەدەین بابەتە سەرێکەکە ئێمە پەروەردەییە مامۆستا کاتێک ناتوانە مەرحەبایەکی باشی مناڵەکەی من کایە قوتابێکم بکایانەکو ئەوەی کە پێێتی بگەێنێت تەنها لەو ڕۆی لە ڕوەکەی تریشەوە ئستاز ئێمە بۆ پاڵپشتی قسەکانی بەڕێز و پار لەگەڵ ئەندامی لیژنەی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە کۆبوونەوەیەکمان کرد نمونەی کەسێکی هێناوە کە دانەری کتێبەکانی ئامادەیە لە بەشی بیرکاریەکانە کە ئێستا بەداخەوە لە خەڵوەتگەی پیران کەوتووە لە هەولێر نمونە ئەوی بۆ هێناینەوە کاتێک سەردانی ئەو خەڵوەتگەیان کردووە ئەو دکتۆری کە لەوێ ئێستا لە خەڵوەتەکەیە
دوو دکتۆری هەیە هەردووکیان کوڕن کچەکەیشی مهندسەیە بەڵامەکو بەهۆی کە خێزانی ئەمریخای کردووە هەساون خانومەڵکەیان فرۆشتووە بۆیان بەخێو نەکراوە ڕۆشتۆتەوی قسەی ئەو دکتۆرە بۆکەم کە لە خانەی بە ساڵات چوانەیە با بڵین ئەڵێ تاکە خەمی من ئەوە بوو کە نمرە بێنن تاکە خەمی من ئەوە بوو کە نمرە بێنن لاەنە پەروەردەیەکەمی هەمال کردووە لەو ڕوانگەیەوە ئەو مامۆستا بۆتانە کە ئەو قسەی گێڕایەوە ئەڵێ ئێمە بەها کۆمەڵایەتیەکانمان دروست کردووە ئێساتە لە ناوەندەکانی خوێندنە بە تایبەتی لە بنەڕەتیا پەروەردەی بکەین ڕوان پێ بکە ئەگەر ئێمە وەکو مامۆستا بتوانین ئەو بەها کۆمەڵایەتیانەی لەوە چەند مامۆستایەکی بەڕێزی تیا بەها کۆمەڵایەتێکان بێتەوە بتوانین وە خۆی جێبەجێکەین هیچ کاتێک پێویستمان بە پەروەردەی تر نابی دڵنیات دەکەم و هیچ کاتیکە پێویستمان پەروەردە نابی لە ڕوەکەی تریشۆک و ئاماژەیەک بۆ قسەکانی بەڕێز مامۆستا کامەران ئێمە هۆکاری دانانی دامەزرێنەری ڕاهێنەرە بەڕێزەرەکان بووین وەکو سەرپەرشتیا قسەکمەمەیە ئێمە لە ئەنجامی ئەو چەند ساڵی کە هەڵسەنگاندنمان کرد لە کۆی پرۆسەی پەروەردە لە زاخۆوە تاکو خانەقین لە خاڵی لاوازی ئێمە کاتێک ئێڵین ئێمە هەمومان مامۆستاین تەواوکەرین ئەگەر من خراپم مامۆستاکەش خراپ مامۆستا خراپێ منین وەکو تەواوکەری یەکتر خاڵی لاواز لە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە میتۆد و تەکنیک و شێوازی وانەوتنەوە بوو ئەم ڕاهێنەرە بەڕێزانی کە ئێستاش دانراون تەنها بۆ ئەو ڕێگەی کە بتوانن شێوازەکانی وانەوتنەوە بگۆڕن نەک بۆ ئەوەی کە بتوانێت لایەنێکی پەروەردەیی بە ئاقارێکی ترابەری و ئێستاش دڵنیاتەکەمەوە ئەوەی کە گۆڕانکارین کە لە پرۆسی پەروەردایە ناچمە وەسفی وەزارەتی پەروەردەوە بڵێم ئەوە وەزیرە و کێ کردوێتی بەداخەوە شتێکی نەخوازراون بیست لە کۆبنەوەیان لەگەڵ بەڕێز وەزیرە ئەمساڵ ئاماژەی تەنها بە کتێبێکی زانستی پۆلی دووی بنەڕەتی یانەکو سێی بنەڕەتی ئەڵێ لە ساڵانی 12 بۆ 14 ئەم کتێبە $45 لەسەر حکوومەت کەوتووە کە چاپی کردووە یەک کتێب باشە بەڵام ئێستاتە خۆشبەختانەوەی وەزارەتی پەروەردە جێبەجێیەکە یەک دیناری لەسەرەوە ناکەوێت تەنها لە ناوەندەکەی پرۆگرامەکانی خوێندنا جێبەجێیەک کەواتە ئێمە هەنگاو بە هەنگاو لەگەڵەوە بووین بەڵام وەکو جاری کە تاکی دەکەمەوە ئەگەر من نەخۆشم ناتوانم بەخێراتنێکی تەواوی تۆ بکەم دەست و خۆش بێ یاخوا زۆر سپاس بۆ من بەڕاستی یعنی هەست دەکەم لەوانەیە و کارا جۆرێک لە هەنی دروست کرد بێ ناڕزایی لەبینی ئەوانەی کە ئیشراف دەکەن مشرفەکان لەگەڵ ڕاهێنەرەکان من ئاگاداری بەڵێ ئەو مۆزوعە نیم بەڵێ بەڵێ یعنی من مەبەستمەوەیە یەکشت بڵێم ئەگەر شتێکی ئاوا هەبێ بەڕاستی من تەرەفی کەسم بۆ ئەوەش نهاتوم تەرەفگیری کەس بکەم بەڵام یەک شتەیە گرنگە ڕوونی کەمەوە لەو بینن من باسیەوەم کرد مامۆستای ڕاهێنەر بەوەی کە من خۆم بیری لێ دەکەمەوە نەک بەوەی کە هەیە نازانم ئەوەی کە هەیە چۆن یعنی بەڕاستی من دەبێ بزانم مامۆستا ڕاهێنەرەکان چی دەکەن و چی فێر دەبن و چی دەکەن ئەو کاتە دەتوانم بڵێم ئەرێ باشە ئەو مامۆستا ڕاهێنەرانە ئەوانن کە من بیریان لێ دەکەمەوەیان بەڵام وەکو فکرە من هەست دەکەم ئەمە مامۆستای ڕاهێنەر ئەوەی کە دروست دەکرێت لەگەڵ مشرف کە چاودێری پرۆسەی پەروەردە دەکات ئەمانە دوو وەزیفەی زۆر جیاواز یعنی یەکێکیان ئەوەیە وەکوتم ئەگەر وا دروستکرابێ فعلەن ئەو فەراغە کە بەتاڵێ استاتیژی بەتاڵێ مقەنع دروستی کردووە پڕی بکاتەوە لە ناو مامۆستا ئەوە زۆر باشە بەڵام کە ئەمە پڕ دەکاتەوە ئەو کاتە بڵێن ئەگەر تەنها ڕێگاکانی وانەوتنەوە بێت ئەمە بەڕاستی یعنی هەست دەکەم ئیشەکە کەمە شتێک نییە کە چونکە بە گۆڕینی ڕێگاکانی وانەوتنەوە شتێکی وا ناگۆڕی تەنانەت بۆ زەبت و ڕەبتەی کە لە مەکتەبە ئەهلیەکانە هەیە هەر مەوزوعی پەروەردە دەست لێ نەداوە یعنی ئەوە هەمووی ڕەبتە بە تعلیم تۆ کە چۆن بیرکاری بە مناڵ بڵێتەوە و چۆن فێریکەی بە خێراترین تەریقە ئەمە تعلیم ئەمە فێرکاریە ئەمە پەروەردە نیە و من ئەوەی کە باسی دەکەم پەروەردەیە بەڕاستی و ئەوەی کە ڕاهێنەرەکان خۆی وەکو ناو کە بڵێ ڕاهێنەر ئەو ئیشە تەکنیکیە دەبێتەوە چونکە مەوزوعی پەروەردە لە ڕاستیا یعنی ئەوە نیە ڕاهێنان نییە مەوزوعی پەروەردە لە پەروەردەکردنی منداڵ ڕاهێنانە بەڵام مامۆستا فێری ئەوەکەی کە چۆن پەروەردە بکە ئەمە ڕاهێنان نییە ئەمە دووشتی جیاوازە لەبەر ئەوە من هەست دەکەم مامۆستای ڕاهێنەر
دەبێ بە ئاستێکی بەرزتر لەم و ئەو مەوزوعی پەروەردەیە بێتە ناوەوە کە ئەمە هاتە ناوەوە ئەو ئیشەکە دەکا ئێوە چاودێری دەکەن مشرفەکانەوانەی کە ئەوان ئێوە چاودێری بەرەمەکە دەکەن چاودێری پرۆسەکە دەکەن و فعلاً مشرفەکانیش ئەگەر بێت و هەبێت دەبێت شتێکی مشتەرەک بێ ئەوەی کە ئەم ڕایەنەرەکە هەم مشرفەکە لە ڕووی چاودێریەوە چاودێری پرۆسەکە دەبێت ئاگاداری پرۆسەکە بێت هەم ڕایەنەرەکەش کە پرۆسەکە دروست دەکات هەردووکیان دەبێت ئاگاداری کە ئاگادار بوون ئەو کاتە یەکجی دروست نابێت لە بینی ئەو شێوازەی چاودێری کە ئێستا بڵێن مشرفەکە دەیکات لەگەڵەوەی کە پرۆسە تازەکە چاودێری دەکات چونکە کە پرۆسەکە تازە بوو چاودێریەکەش دەبێت شێوازێکی تر تۆ چاودێری بکەیت ئەو کاتە ئیشی ڕاهێنەر لەگەڵ ئیشی چاودێر ئاز دەکەم بە تەواوەتی جا دەبێتەوە مانە دوو شتر نین وەکو بڵێ لێک دژ ئەمە کاری یەکتری تەواو دەکەن من وای دەبێنم یعنی من ئەگەر من خۆم شتەکان دانێم لەوانەیەم بۆ جۆرێکە هەیە نازانم چۆنە بەس من شتەکان دانێم من وا بیر دەکەمەوە داینێم دەبێ مامۆسای ڕاهێنەر وەکوتم ئەو وەزیفەیە جێبەجێ بکات لەو لاشەوە مەوزوعی چاودێری کە لە مەکتەبەکانە نیە چونکە پرۆستەی پەروەردە بەشێکی زۆر گرنگی چاودێری تەمەن لە چاودێریە هین دەبێت بە ئەو پرۆسە پەروەردەیە پێی دەڵێن بڵێن پەروەردەی سەلبی بەس بە مانای خراپ ناسەلبی یعنی چاودێری تۆ عقوبە و پاداشتت لایە یعنی ئەمە وەکو بڵێ شتێکی ترە بەس مامۆستا ڕاهێنەرەکە بۆی نییە کەس عقوبە بدا و بەس بۆی نییە کەسیش پاداش بات بۆی نییە ئیشەکە هەڵسەنگێنێ ینی بەو شکڵەکە ئەو فێر دەکەن بەرهەمەکە لەلایەن چاودێرەکانمان هەڵسەنگێنێ لەبەرەوە دوو ئیشی جیاوازەوە هەردوو لا دەبێت بەشداری لەو پرۆسە بکەنەوەنا فعلاً ئەگەر وا بێ ڕاهێنەرەکە لە پرۆسە تازەکە بێت و چاودێرەکە لە پرۆسە کۆنەکە ئەو لێکدژە دروست دەبێت و فعلا دروست دەبێت و ئێستا لەوانەش لە سەبەبەکەی ئەوە بێت ئەو لێکدژە دروست دەبێت حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە فەلسەفەی پەروەردە هەیە ئەگەر هەیە یەک تۆز ڕوونی کەیتۆ بۆمان سوپاس دەکەم پاشانیش استراتیژی ڕاهێنان بەس ڕاهێنانکردن و شێوازی وانەوتنەوە نییە بە مامۆستا بەس لە ئەم ساڵە شێوازی وانەوتنەوە گەینێ بە مامۆستا و ڕێگاکان و میتۆدەکانی پیشاندا میتۆدەکانیش بیکردنەوەیەکی ئەوروپی نییە ڕۆژاوایی نییە بۆ ڕۆژهەڵاتی بەڵکو ئێمە ئینگلیز دەڵێ کوردەلایزیەکەین ئەی کوردێنین بۆیان بەڵێ و هەمیشە مامۆستا بەڕێزەکانیش ماوەتەوە ئێمە ئەرک و بارگرانی نابین بۆتان بەڵکو دەستێکی تری هاوکاریە بین بۆ بەڕێزیان سوپاس دەکەم ئەگەر باسی کەلتور و فەرەنگیش یەک تۆز بکەی بەبەستنەوەی بە بۆزاکەوە دەست شاو خۆش ئایا بەبەست لەوەی کە دەڵێن فەلسەفەی پەروەردە بۆ مانایی کە وەزارەتێک فەلسەفەیەکی هەبێ بۆ پەروەردە ئەمە شتێکە وەکو تر ئەوەی کە فەلسەفەی پەروەردە وەکو زانستێک کە لە بنەماکانی پەروەردە دەپۆڵێتەوە جیاوازە بۆ نمونە و کاتێک کە وتم وەزیری خوێنی باڵا هات وتی استراتیژی ئێمە دروستکردنی بەتاڵێن قەناع ئەمە فەلسەفەی و کاتێ وەزارەتەکە کاتێک بۆ نمونە وەزارەتی پەروەردە دەڵێ استراتیژی ئێمە ئەوەیە کە تاکێک ینی پەروەردەی تاکێک بکەین زیاتر تا تعلیمەکەی ینی گرنگی بە پەروەردەکە بدەین بۆ دامەزرانی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەمە فەلسەفەیەکی ینی بە مانایە استراتیژێکی هەیە و بەم استراتیژە دەوتێ فەلسەفە حتمما مەنزەرکەم لە قۆناغەکە بۆ نمونە لە زانکۆکانە بە تایبەتی لەوانەیە خوێنی باڵاوا بیری کردبێتەوە ئێمە چۆن تاک دروستکەین بۆ بازار باشە یانی ئەوانەی کە دەخوێنن زیاتر ئێمە چۆن دروستیانکەین بۆ بازار بۆ هەلی کار لە بازارە دەستکەن ئەمە استراتیژی ئەو بۆ نمونە ئەو وەزارەتی نازانم لە پەروەردە بەڕاستی چ ینی ئاگادار بین تا بڵم چ پەروەردەیەکی هەیە فەلسەفەیەک ئەفوتخواب مۆزوعی فەرهەنگ و کولتورەکەشەوە جۆرەکە لە پەروەردە کە لە زمانی پەروەردە فعلا پەروەردەی کولتوری جیاوازە پەروەردەی مۆراڵی جیاوازە پەروەردەی پیشەیی جیاوازە ئەمانە کۆمەڵی پەروەردەی جیاوازن بەڵام فعلا لەناو قوتابخانە دەبێ هەرسێکی کارا بکەیت من پێم وایە ئەوانەی کە قسەیان کرد لێرە هەمویان مامۆستا و بڵێم مشریف و ئەوانە بوون من وەکو مامۆستایەک لێرە قسە یەکەم ڕاستی
ئێمە شاعیرێکی ئیسپانیمانەیە تۆ شارەزاتری لۆرکا ئەڵێ لە لەحزەی گولەبانانکردنیە شعرێکی خۆی وتۆڵێ ئەلبەت بۆ ئەو کەسەی کە ئەم خۆشی ویست وەڵێ ماریانە من چۆن دڵی خۆمت بەمێ لە کاتێکا من دڵم هی خۆم نییە بەڕاستی لێرە دەسەڵاتی ئێمە ئەوانەی کە کار بەدەستن لە پەروەردا لە دۆڵێکن ئێمەش لە دۆڵێکی تر ئێمە کێشەمانەوە نییە کێشەکەمان هەرموچە بێ ینی ئەوەی کە مامۆسا بار ئەکرێ بە کۆمەڵێ ناو کۆمەڵێن شتەمەی کە لەوتێ سەرپەرشتیانەکان باشتر بزانن ئەوەی کە دڵنیایی جووەری وەمانە ئەمە کۆمەڵێن شتن ینی تۆ ئەتوانی وەکو چەمک لی بڕوانی و دای بەزێنی بۆ خوارەوە ئەمرکردن و کتاب و ئەمانە لە شوێنێکن و زەمینە سازی و بارودۆخ لە شوێنێکی تر ئێمە لە کوردستانە ینی بۆ ئەبێ هەر لەسەر مامۆسا بێ بۆ کە ئەچیتە خەسەخانەیەکەوە ئایا قسە کراوە بۆ دکتۆرێک چۆن لەگەڵ نەخۆشەکە مامەڵە بکە ئایا ئەوەی کە بە مامۆسا ئەوترێ لەگەڵ کارمەندێکی شارەوانیە قسەیەکە کە کەسێک گێت و عریزەیەکی بێت چۆن مامەڵەیە لەگەڵاکە لەبەرەوە ناحەقێکی زۆرەیە لەسەر مامۆسا کە مامۆسا وەکەوەی کە لە بیابانەکە جێ هێڵرابێ و بەبێ ڕووناکی و بەبێ قیبلەنما جێ هێڵرا و ئادی مامۆسا بێ هەموو شتەکان بکە لەبەرەوە من باوەڕم بەوەیە ڕەکیزەی ژیان ئەوەی کە واکە ئینسان بتوانێت گۆڕانکاری لە فکرا بکە گۆڕانکاری و زەمینە سازی لە چاکسازی و لە وڵاتەکەی بکە بریتە لە ئازادی تا چەند ئازادی ئێمە لەژێر بەرپرسیارەتیدای تا چەند ئازادی ئێمە سنووردار کراوە تەنانەت تۆ ناتوانانی کۆمنتێک بنووسی تەنانەت خەڵک لەسەر کۆمنتێک تەنانەت من یەک شتەڵێم مامۆسا ئێمە کە باسی مەسەلەی بایکۆت و ئەوانە ئەکەین کە معاش دواکەی مامۆسا بێ بە دوو بەشەوە بە ئەو بەشەشی کە بایکۆت ناکا لە ناخەوە دڵی لەسەر ئەوەیە کە بایکۆتکە بەڵام بە جۆرە لە جۆرەکان ئێمە دەسەڵاتێکمانەیە وەکوتم لە دۆڵەکە ئێمە لە دۆڵێکی ترین ئەسڵەن گۆڕانکاری لە قوتابخانەیەکە لە پەروەردەی وڵاتێکە قوتابی 40 دقیقە چێ دەژور و 5 دقیقە دەدرێت تەنانەت قوتابی ئێمە مەجالی ئەوەی ئاو بخۆن ینی مامۆسا وەکو سۆپەرمانی لێکراوە بێ مامۆسا تۆ مناڵ فێرکەی پەروەردەی بکەی ئاراستەی فکری بکەی ئەمە سۆپەرمانە مامۆسانیە لە ڕاستیە لەبەرەوە خاڵێکی تریشم بریتە لە مەسەلەی تاک تا چەند ئێمە تاکێکی تەندروستی تا چەند من مامۆسایەکەم من چۆن بار هاتوم چۆن پەروەردە کراوم هەر لە ڕاستیە زۆر دوور بۆی مەڕۆن پێرێ لە سووریا لە وڵاتێکی گەورە گۆڕانکاریی گەورە کراوە ئێستا خەمی ئێمە چێ خەمی ئێمەوەیە شەڕەکە نایێتەوە بێرە باشە 15 ڕۆژە ئێمە سەیری سۆشیال میدیاگەین موچە هات و موچە نات تۆ تاکی تەندروست نییە گۆڕانکاری بە تاکی تەندروست دەکەیت لەبەرەوە دابەزاندنی ئەمر و کتاب و ئەمانە شتێکی زۆر ڕۆتیناتە خاڵی سێمیشم بە کورتی بڕمەوە بریتە لەوەی نەبوونی گوتار ئێمە گوتارێکی هاوبەشمانیە لە کوردستانە لە هەولێر شتێک گوزەرێ لە سلێمانی شتێکی ترە گوزەرێ لەبەرەوە گوتار هەر بنا ئەماوە برادێک شتێکی جوانی نووسی بووی گوتار لەسەر بناغی عقلانیەت و ئەکادیمیا و زانست بەرهەمێنرێ لەسەر بنەمای مەسەلەی خێڵ و لەسەر بنەمای عاتیفە بنیاد نادرێ سەر مێشاندم زۆر سوپاس من هیچ ومێدەکەم نییە بەوەی کە هیچ شتێک لە دەرەوە بگۆڕێ لە دەرەوەی تۆ و من ئومێدم وایە چوزانم لەوانەیە ئێستا ئاوا نەبووایە ینی ئێستا لێرە نەبوومایە ئێستا لە هەولێر بوومایە لە زانکۆ بوومایە ینی ئەوە ناومێدیەکی گەورە بوو کە من ئەستم کرد فعلەن ینی شتەکان لە دەرەوە ناگۆڕێ بەڵام زروفە دەشتی گۆڕیوە و دەشتی گۆڕێ بەڵام گۆڕانی ئەساسی ئەوەیە کە لەم ناڕوو تۆ خۆت ینی ئازادی ڕاستە ئازادیەکەیە ئەوی تر پێ دەدا بەس ئازادیەکەیە لە خۆتایە هێز نییە بتوانێت ئازادی دەستکاری ینی ئەم ئازادیەی ناوە و ئەم بەرپرسیارەتەی ناوە و زۆر شتی تریش فعلەن واد لێ دەکا کە تۆ شتانێکەیە بتوانی بیکەیت کە ئەسڵ ئیزنی کەسە نەرێ بکەیت ینی من لە خۆپیشاندانەکانی و کاتەی هێم بوو گۆڕان و کاتێکە دروست دەبوو لە هەولێر وەزەکە هەرچەند نامێ بەڕاستی باس بە سیاسەت بکەم ئیتر وەزەکە جۆرێک زۆر تون بوو
بەس من بڕیارمدا باسی گەندەڵی زۆر دەکرا بڕیارمدا بۆ یەکەم جار خۆم نیە داوام کرد سیمینارێک لەسەر گەندەڵی بکەم ئێمە شتێک زۆر قرس بوو لێرانی تەنانەت ترسی مزاهرە و خۆپیشاندان و گواستنەوەی ئەوانە هەبوو من بە تەلەبەکانم وتم ئەگەر نەڕۆنەوە ئێمە لە دەرەوەی زان کۆ دەچین لە هەر شوێنێک دەوێت لە دەرسەکانم دەخوێنین وا من ئیستعدادم تایە وە چیشم لێ دەکەن با بکەن بەس چونکە مەوزوعی ئێمە ڕەبتی با و سیاسەتەوە نییە ئێمە خەریکی شتێکی تری وە بەدەر لەو سیاسەتە ئێمە هیچی خۆمان دەکەین ئەوان شەڕی خۆیان دەکەن ئێمە هیچ خۆمان دەکەین کێ دێت ئێمە لە دەرەوەی ئاوتیان ئاخر دەرگای داخلیەکاندا دەخلێ وتم لە دەرەوە لە شەو لەگەڵ تانادا دەبشن دەمێن یەک تەلەبا نەک ئیستعدادی نەبوو پاسیان بۆ گرتن هەموویان ناتنەوە بەس فعلەن من دەم کرد و ئەوانیش دەیانزانی کە ئەمە دژی کەسیان ناکەم ئەمە وەزیفەی خۆمە و فعلەن بۆیان نەبوو دەسم لێدەن نێن دەتوانی دەسم لێدەن چونکە من هیچ نەدژی ئەو نەدژی ئەو من ئیشی خۆم دەکەم حاڵەتێکە بوو لە سەردەمی شەڕی ناوخۆ ئەوە زۆر زۆر گرنگ بوو ئەوە بوو کە زۆنێکە بوو کە زۆنی تەلەبە بوو ئەو زۆنە لە دەرەوەی شەڕ و لە دەرەوەی هەموو شتێک وە شەڕی ناوخۆ و حیزبەکان شەڕیان دەکرد بەڵام تەلەبە لە ناو شەڕا نەبوو مامۆستا لە ناو شەڕا نەبوو تاکە نازنامەیەک کە لە سەیتەرەکانان دەخوارد ناسنامەی کەی گیرفانی من بوو کە بە سەیتەرەکان تێدەپەڕی میرزاکۆم پێم دەدا وە شتێک جیا هەبوو لەو ململانەیە و پارەش نەبوو مامۆستاکان فعلەن درێژیان بە مهینەکەدا بەبێ موچە من باس لەوە ناکەمەوە بەبێ موچە ئەمە زروفێکە ئەمە زروفێکی ترە ئەو کاتە کەسێکی بوو و هیچ شتێک نەبوو ئەمە وەزاکی ترە بەس وەکو نمونە دێنمەوە بۆ ئەو مەنتیقە دیاریکەم کە تۆ دەکرێت ئیشی تیا بکەیت بەبێ ئەوەی چوزانم سیاست لە خۆت ببروژی و منطقەیەکەیە کە تۆ دەتوانی ئیشی تیا من ئەو کۆرسانم لە خورماڵ کرد سیاسەتێکی لە هیچ یەخەی پێ نەگرتم ئازاد بوو لەگەڵ کەسیشە هیچ حزبێکی شارە نەبوو بۆ ئەو شتەکە بەڵام حزبەکانیش دەیانزانی کە من ئەمە بۆ حزبێک ناکەم ئەمە بۆ لایەنێک ناکەم ئەمە بۆ بەرژەوەندی لایەنێک نییە و هەستیان دەکرد فعلەن ئەوانیش هەستیان دەکرد نابێت دەست لەو ئیشە بدەن چونکە ئەو ئیشە ئیشێکی نەتەوەیە بوو لە دەرەوە حزبایەتی لەبەرەوە مەجالەیە و تۆ حەقت هەیە وەک مامۆستا مەجالە زۆرە ئەو مەجالە فراوان کەی بەڕاستی دەتوانی بیکەیت و دەست دەکەم دەشتێت لەسەرەوە وەستاوە چەند تۆ ئەو مەسئولیەتەی کە لە دەرەوەی ئەو شوێنەیە چالاکی دەکەیت چالاکت کردن پێم وانییە کەس بتوانێت کەس شەرعیەتی ئەوەی نیە لەگەڵ لێ و ئەمە ڕەبتە بە کۆمەلگاوە کۆمەلگا شەرعیەتی داوە بە تۆ ئەویشە بکەیت کۆمەلگا شەرعیەت دەدا ئەو بچێتە سەر حکم و لەر حکومەتە بێت لە دنیای مۆدێرن وایە تۆ بە دەنگەکەی تۆ ئەو ڕەوایەتەکە لەبەرەوە کاتێک تۆ شتەکە بۆ کۆمەڵایەتی دەکەی حیزبایەتی ناو ئەو نێوانەوە ئەوەی کۆمەڵایەتیە جای دەکەیتەوە لەوەی کە سیاسیە ئەوەی مەدەنیە جای دەکەیتەوە لە حیزبایەتی بێگومان ئەو ناتوانێت دەست دەیش چونکە تۆ حەقت بەو جەم وە شتێکی مەدەنی دەکەیت بۆ مناڵەکانی یەکێتی و پارتیەکە و گۆڕانەکە و فلانەکەی ناکەی بۆ هەر مناڵێکی دەکەی هەر کەسێک بێت ئەو کاتەکە وابوو ئەوە مەجالە کۆمەڵایەتەکەیە کە ئێمە لە دەستمانداوە و دەبێ ئەو بوارە مەدەنیە فراوان کەینەوە لەویا خەڵک دەتوانێت کۆمەکی یەکتر بکات لەویا هەمان دەتوانین فعلەن وەک مەسئولیەتی کۆمەڵایەتی خۆمان بەرامبەر ئەوانەی تر و بە هیوامەوە مەجالە جارێکی تر دروست بێتەوە ئەس دەکەم ئەوە شوێنی ئازادیەکەیە شوێنەکانی تر فعلەن هەر چووتە شوێنەک چووتە بەرەیەک ئازاد نیە ترەوە خۆ دژی بەرەکەی تر بەگشتی پرسیاری من ئەوەیە مەسەلەن ینی چۆن ئێمە وەکو ئەڵێن ئۆرەنتالیستەکان یان ڕۆژهەڵات ناسەکان ئەوی ترن قسە لەسەر ئێمەکەین بە قسەمانی لەسەر خۆمان من وابی دەکەم لە بواری پەروەردەشتا ئێمە وای بەسەر حتا ئەو پەرتوکانێکی ئێمە کۆڕی لەسەر بەسین یانی لە چارەی ناکۆکی یان ناکۆکانی دەوڵەتێکی ئەسکەندنافیە باسی ئەوان دەکات یعنی نۆرم و شێوەژیانی ئەمە لە بەرچاو نەگیراوە
دوو هەڵسوکەوتی من لەگەڵ خوێندکارەکەمدا ینی سیستەمێکە ئەوانتر ئەوان بۆمبان دیاریەکەن یعنی پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەمەیە لە دکتۆر ئەمە بەگرفت نازانێ کە ئێمە ڕۆڵمان نیە مەسەرەن لە میتۆدی خۆمانمانێ وەکو شاینەکان یا بیانەکان یا کتێب شتەکان وەرەگێڕن هاوردە وەریگێڕی نەک ئەوەی خۆمان دەستمان تیا هەبێ ئەمە بەگرفت نازانێ بەگشتی لە پەروەردەدا ئەوە پرسیارە زۆر گرنگ بوو بەس باوامی تریشی بکە مامۆستاکەی بەڵام ئەگەر پرسیارەکەت بە کورتی یەک پرسیار بە خێراتنی بەڕێز دکتۆرەکەین دکتۆر گیان لە کۆنفرانسی پەروەردەیە بۆ ریفۆرم و چاکسازی لە بواری پەروەردەیە لە 24 ئایاری 2007 کۆنفرانسی پەروەردەی دوای سێ ساڵ ڕوخانی حکوومەتی بەعس ئەنجام درا بە ئاماجی پێشخستن بتوانێت کەرتی پەروەردە هەنگاوی بەرەو پێشەوە بڕوات تا ئەم قۆناغی کە ئێمە قسەی تیاکەین ئەوە نزیکەی 17 ساڵە بێت لەمەوەی ئەم چەند ساڵە چەندین گۆڕانکاری کرا لە سیستمی پەروەردە بۆی بتوانێت ڕاستە ڕێگەی خۆی بگرێت بەڵام بەداخەوە نەتوانرا چەندین هەڵە و کەم و کورتی لە سیستمی پەروەردە سەریەڵدا بە تایبەتی دوای 2014 تا ئێستا کە نزیکەی 10 ساڵە بەتەواتی دەرەنجامی ئاسەوارەکانیشی دیارە کە هەنگاوێکی بەرەو پێشەوە نەبردووە من پێم وایە جەناب لە ئەستای قسەکانە باسی ئەوت کرد کە وتت پێویستە لە مامۆساوە دەست پێ بکەین پێویستە لە مامۆساوە دەست پێ بکەین پرۆسەی پەروەردە و چاکسازی و ریفۆرم لە مامۆساو نییە ئەرکی سەرەکی حکوومەتە لە سێکتەرەکانی خۆی وە چاکسازی بکات نەک تەنها پەروەردە لە بوارەکانی تریشە یەکێ لە هەڵەکان کە کراوە من بە درێژایی تەمەنم کە لە 2008 مامۆسام تا ئێستا 4 وەزیرم بینیوە ئەم 4 وەزیری پەروەردەی منە سییانێن اختصاصی پەروەردەیان نەبووە دانەیەکیان لە بواری تیرۆر سەربازیە بۆ دانێکیان لە بواری کشتتوکاڵە دانێکیان لە بواری قانونە پێم وایە لە بواری ترا ئیشام کرا ئیسفادیارەکە تەنها یەک وەزیرمان لە بواری پەروەردەیە کاری کردو ئەمەش دەرەنجامی ئەوەیە کە خەڵکی ناپسپۆرت دیاری کراوە بۆ شوێنێک کە شوێنی خۆی نییە یەکێکی تر لە هەڵەکان لە سیستمی پەروەردە کە هەیە گۆڕینی پرۆگرامەکانی خوێندن بووە چ مامۆسایەکی بەڕێز لێرە اختصاصی یان کوردی و عەرەبی و بیرکاری و بابەتەکانی ترە ڕاوبۆچوونی بە هەند وەرد نەگیراوە لە گۆڕینی پرۆگرامەکانی خوێندنە عنی ئەوەش دەرەنجامێکتر مامۆستا جەمال بە ڕوخسەت یەک خاڵی ترە مامۆستا دکتۆری بەڕێز لە ساڵانی ڕابردووە بەس لە گۆڕینی کتێبە من لە کتێبی من بابەتی کۆمەڵایەتی ئەڵێم اختصاصم جوگرافیایە بەس لە گۆڕینی کتێبە لە تابعی لوبنان چاپ کرا 1 ملیار و 650 میلیۆن دینار بەس چیان کرد بێ باشە بەس ئارمی حکومەت یاریمی کوردستان لە بیر چووە هەردوو کتێبەکەشم لایە بەس ئارمەکەی لە بیر چوو ئارمەکە بخەنە سەری ئەمە زیادە ڕۆی یعنی شتی تریش زۆر هەیە باسی کردن با کاتی مامۆستاکانی تریش نەگرم دەست خۆش بێ بۆ تۆش کە ئەم ئێوارە لا ئێمە بوویت سەرەتا بە خێراتنی دکتۆری بەڕێز دەکەم من مامۆستا نەهرۆ ئامادەی معاونی ئامادەی شەمێرانم مامۆستای بەڕێز مامۆستا کێشەی زۆری هەیە ئێمە ئێستا باسی ئەو ماکوردمان باسی موچە نەکەین بەڵام کە ئێتە ناو واقعەکە کەیفی خۆت نییە باسی نەکەی ئیلا هەرە بێ باسی بکەی وەکو مامۆستای شتی مامۆستا عەلی پێم وایە ئاماژەی پێدا ئێمە نەفسیەن هیلاکیان کردوین یعنی بۆ نمونە جارێ موچەی مانگی دەی نەداوە باسی قایمەی موچەی مانگی دوانزاکە ئەمە لە ڕووی دەرونیەوە هیلاک دەکا ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ مامۆستا ئەنجا نازانم کە باسی موچەشەکرێت ناڵێن مامۆستا ئایا ئەوەکانی تر لە پێشمەرگە و بۆ پۆلیس و بۆ فەرمانبەرانی تر هەمویان موچەخۆر نین بۆ بەس مامۆستا ئەمەشە کێشەیەکی ترە هەموو ئەرکەکە کەوتۆتە سەر مامۆستا هەمووان بە ئێمە ئەڵێن کاکە بایکۆت بکەن بەشکم موچەکان وەربگرین ئەمە کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە ئەمە یەکەم کێشەیەکی تریش جەنابەت باسی کرد ئەمەی بەتاڵی مقنع لەوە چ ئێمە پێشتر نەمان بیست بێ لە ڕاستیە واتە ئێمەی مامۆستا بەبێ ئەوەی ئاگادار بین بەبێ ئەوەی ئاگامان لێ بێ زانکۆمان تەواو کردو و کۆمەڵی نوقسانیمان هەیە وانە کەواتە ئەمە کێشەیەکە ئایا بە مامۆستای ڕاهێنەر ئەم کێشانە چارەسەرەکرێن نازانم جەنابەت پرۆگرامی مامۆستای ڕاهێنەرت خوێندبێتەوە ئەوەی کە ئێمە تا ئێستا باس کراوە بەمان تەنها ڕێگاکانی وانەوتنەوەیە واتە تەنها باسی کاڵین وەزارەتی پەروەردە و فێرکردن تەنها باسی فێرکردنەکەیە پەروەردەکەی تیان نەبووە جەنابەت شتێکی تریشت وتت نازانم هەڵسانگاندنیان بۆ ناکەن بەڵام لە ڕاستیە بە پێ ئەو پرۆگرامی بۆیان دانراوە ئەتوانن هەڵسەنگاندن بۆ مامۆستاش بکەن وەکو مشریف واتە دەرەجەیشیان بۆ دانن من پێم وایە ئەمە شانی خاڵێکە بێ پێداچوونەوەی پێ بکرێ یان مشریف بیکە یان ڕاهێنەر چۆنە بێ هەردووکیان یعنی پاداشت و سزای مامۆستا بکەن ئەبێ یەکلا بکرێتەوە ئەوە بەڕای من ئەوەیشە مهمە مامۆستا ببوورە ئەوە مهمە یعنی ئەبێ ئەم مامۆستای ڕاهێنەرە بابەتەکانی دەوڵەمەندتر بکرێن لە بابەتی پەروەردەییشە ئێستا ئێمە بۆ نمونە لە مەکتەبەکانە بەعام لێدانی جەستەیی بە هەموو شەوەیە قەدەغەیە بەڵام پێم وایە ئەبێت بابەتی ئەوەشان نەبێ لە لێدانی دەرونیش لە خوێندکار ئێمە کۆمەڵەشت کاریگەری لەسەرمان هەیە وەکو باسم کرد کۆمەڵی کێشەمان هەیە لەبەرەوە کاتێ ئەچینە ناو خوێندکارانمان
بە دڵنیاییەوە ئەوانە کاریگەری هەیە لەسەرمان ئەبێ باسی لایەنی پەروەردەکەش بکرێت ئەوە زۆر گرنگە دەستان خۆش بە و زۆر سپاس باشە ئێمە سوود لە ئەزمموی هەر کەسێکی تر وەربگرین بۆ نمونە ئێمە لە بواری فێربوونە ئەم میتۆدانێکی ئێمە کاری لەسەرەکەین بۆ فێرکردنە خەڵکانی تر سوودیان لێ بینیوە ئێمەش پێمان باشە سوودی لێ ببینی بەڵام ئەوە ئەزانین کە پێکاتی کۆمەڵگایەک لەگەڵ کۆمەلگایەکی کا جیاوازیان هەیە ئەوەی کە مەسەن لە ڕۆژئاوا لەسەر مەسلەی کریتیکین سنکین لەسەر مەسلەی مەسەلەن کاری پراکتیکی ئیشکراوە لێرە کەمتر ئەو بوارە ینی ئیشی لەسەر کراوە لە مەسلەی فێربوونا و ینی لە مێژووی ئێمە کەمتر ئەوانە ئیشیان لەسەر کراوە ئەوجا پرسیارەکەی من ئەوە بوو ئایا ئەکرێت ئێمە شتێکی خۆماڵیمان هەبێت بە چاوپێخشانەوە بە مێژووی فێربوونی خۆمان شتێک دروست بکەین بەرهەمێکی خۆماڵی بێت و لەو ڕێگەوە سوود لەوەی ئەوان وەربگرین باشە ئەوە باشە ئەوە بۆ من پرسیارە ینی پێم وایە ئەو کاتە ئێمە توانین وەکو کارێکی باش بکەین داوای لە بردنەکەمان ئەتوانین کارێکی باش بکەین کە کارەکە خۆماڵی بێت بۆ من لەسەر بنەمای بەهاکانی خۆمان بێت جاران مەسەلەن مەسلەی ڕێز و شەرم و ئەوانە لە مەسلەی فێربوونە زۆر ڕۆڵی هەبووە واتە کاتێک کە خوێندکارێک لە بەردەم مامۆستایەک وەستاوە هەندێک بەهای تایبەتی خۆی هەبووە ئەم بەهانە ڕەنگە لە شوێنانی تر بە جۆرێکی تر هەبێت بەڵام گەڕاندنەوەی ئەو بەهانە ئەو بەها کۆنانی ئێمە بڵی سوودی نەبێت بۆ فێربوون و پرسیارێکی کەشم ئەوەیە مامۆستا کاک دوکتۆر ئەگەر ئێمە ئەو بەهانەمان گێڕایەوە تا چەندێک ئەتوانێت دەرەقەدی ئەو گۆڕانکاریە گەوری ئەمڕۆ لە دنیای ئای ئەوانە بێت ینی وەکوڵە دەرەقەتی ئەم سەردەمە نوێیەت سپاسانە من قەنەعەتم وایە ئوستازینە ینی بابەتی پەروەردەوانە زۆر ئاڵۆزە و ئێمە گیرۆدەی سێ لایەنین یەک لە لایەنەکان خێزانە پەروەردەی خێزانە دوو زاتە سێ دەسەڵات و حکوومەتە خێزانێک کە سەرپەرشتیارەکەی پەروەردەکارەکەی کە بڕیارە باوکو دایک بێ خۆی لەسەر بنەمایەکی حرمەتمەیە دوو لە ڕووی هەمووان لەسەر بنەمایەکی درۆ پشکی خۆی لە دەوڵەت و لە حکوومەت و لە چی بڕیوە جاش بووە ئێستا پێشمەرگەی دێرینە برینداری ئەوەیە ئاخردەی نازان بیدار کورتان نەکردو باشە بەبان چاو لەسەر بنەمایەکی درۆی ئەم زاتە هەرچی بکە ناتوانێت مناڵەکەی فێری ڕازگۆیی بکە ئەوە یەک دوو ئێمە هەر بڵێن موچەم بەڵێ من لەگەڵتان موچە و ژیان گرنگە بەڵام خۆ تا 2014 موچە فول بوو لە کاتی خۆیان ئاهات ئەی پێشکەوتنی ئێمە کامێ ئەو هەموو نەخوێنەوارەی یەت قۆناغ بە قۆناغ مامۆسایی نێرێ مامۆسا ناتوانێت ئەمانەتی وەرەقەیەکی ئیمتیحانی خوێنکارێک بپارێزێ ئیترە مامۆسا چۆن یعنی ئێمە با حقیقت بڵێن نمایش نەکەین هەمومان وەهاو ئەوە وەڵی وانیە مامۆسا وەڵی خەلەلی زۆر گەورە لە مامۆسایە لە خودی مامۆسایە دڵنیا شتەکەم ئەگەر مامۆسایی بکرێ ئەگەرێک دابنرێ وەکو لە بیرکاری ئاڵێ ئەگەرێک دابنرێ بڵێ هەمان موچەتە دەینێ چەند کەس ئامادەیە مامۆسایی بکە بەڵام هەر هەمان موچەتەیە بەڵام کاسپێک ئیشێکی تر بکە لە کایەکی تر ئایشکە دڵنیاتەکەم لە سەدا هەفتای واز لە مامۆسایەتی هێنێ چونکە ئەسڵەن خۆی مەبدەئیەن بڕوای بە پەروەردە نییە کادری پەروەردە نییە بەس وەکو بەقاڵێک وەکو ئاسنگەرێک لە پیشەی مامۆسایە ڕوانێ سەری مانگ معاشەکەی وەرگرێ و تەواو ئەگەر ناتوە ئەمانەتی وەرەقەیەکت پێ ناپارێزرێ کێ لەمانە مامۆسا لە مەکتەبەکەی خۆی بیگوازەرەوە بۆ مەکتەبێکی تر کە پێویستە کە ضرورە سەرەکا بە 100 کونا بۆ ئەوەی نەیگوازنەوە ێ باشە تو ئەگەر عەدالەتەوێ ئەمە عەدالەتە بەس عەدالەتی بۆ خۆی ناوێ عەدالەتی بۆ ئەوی ترەوێ دەستان خۆش بێ و سپاس تێبینی یەکەم ئایا ئیدارەدانی دەوڵەت و ئیدارەدانی پەروەردە بەم فەلسەفەی ئێستاوە ئەکرێ یان نا تەسەوری من بۆ ئیدارەدانی دەوڵەت کە بەم شکڵە و بەم شێوازی ئێستا بەڕاستی یعنی شپرزیەک دیارە بەم هەر لەسەرەوە بۆ خوارەوە هەستەکەی شپرزیەکی پێوە دیارە لە ڕووی دەوڵەتداریەوە لە ڕووی ئیدارەی پەروەردەشەوە بەڕاستی پێش با بڵێن دوای ڕاپەڕین کە ئێستا من ئەڵێم پێش سویدیەکە و دوای ئەسنای سویدی با بڵێن خوێندنی سویدی و دوای ئەسنای بڵێن سوێدیەکەش بەڕاستی پێشتر ینی زیاتر قسە لەسەر تێبینیەکەم لەسەر پەروەردەکەیە هەمومان بەو مەراحیلەی با بڵێن پێش دوای ڕاپەڕین کە پێش سویدیەکە خوێندنی سویدیەکە تێپەڕیوین ینی کۆمەڵێ با بڵێن ئیتیزاماتی پەروەردەیی کۆمەڵێ
چەمکی پەروەردەی فەلسفەی پەروەردەی ئەمانە ینی هەر بڕۆرە کۆمپانیایەکە سەیری کۆمپانیاکە بکە کۆمەڵی شعاری بۆ خۆی داناوە بەرەو ئامانجێکە ڕوا بۆ ئامانجێک تێکۆشێ هەستەکەی خوێندن ئێستا ئامانج دیاری نەکراوە هەتا قوتابیش ئامانجی نییە نازانێ بۆ کوێ ڕوا مەسیری چییە ئەمە خۆی یەکێکە لە گرفتەکان من لە ساڵی 2010 ئەوە پێش سویدی با بڵێن دوای ڕاپەڕین لە ساڵی 2010 کە ئیتر وتیان خوێندنی سویدی دەست پێکات من بەشدار بووم لەو گۆڕانکاریەی کە ئەو 4 ساڵەی کە کرا 2010 2008 2009 2010 لە سەرەتا بە زانست و بیرکاری دەستی پێکرد ینی هەستە کرد لە نەزەریە بەرە وڵاتێکی زۆر مۆدێرنە خوێندنێکی زۆر مۆدێرنە ڕۆشتی ینی زۆر مواجیب بووم پێی زۆر این بووم ینی شتەکەش زۆر باش بوو چاک بوو ئەمانەوە بەڵام هەستت کرد دواتر ئامانجەکە ڕوون نییە ینی نازانی بۆ کوێ ڕۆی ئەمە خۆی یەکێک بوو لە گرفتەکان لە یادمە دکتۆرێکی لوبنانی بوو قسەیە کرد ئەیوت چی قسەی لەسەر یابانە کرد ئەیوت یابان بە 4 وشە پێشکەوتووە وشەکانیش ینی ئەو بە پیت داینابوو SSET ساینس سۆسایت ئیکۆلۆجی تەکنەلۆجی ینی ئامانجەکە تەکنەلۆژیاکە بوو ئەوە تا سین و یابان و ئەو وڵاتانە پێی گەشتوون بەڵام تا ئێستا ئێمە تا ئێستاش هەر ینی نەگەشتوینەتە سەرەتای ئیشەکەش ئەمە بەنسبەت با بڵێن بەنسبەت پەروەردەکەوە بەنسبەت قوتابی و خێزانەوەمانەوە من هەستم بە شتێک کردووە لە ناو ناوەندەکانی خوێندنە بۆ نمونە هەر لە یەکەم دەرسەوە چیتە ژوورەوە یەکسە قوتابی سێرتەکە مامەساوە بۆ ماڵەوەیە ینی حەزەکە دەرچێ وەکو سجنێک وایە ینی قوتابخانە وەکو سجنێک وایە لە لای قوتابی تەنانەت لە لای مامۆسا و خودی مامۆساش وەکو سجنێک وایە بۆ چکە مامۆساش ئامانجێکی هەیە قوتابیش ئامانجێکیە ئەمە وەکو تێبینیەک پرسیارەکانیشم دوو پرسیارن بە سەریعی یەکەمیان بەڕاستی فەلسفەی دەوڵەت لە لای تۆ تەندروستە یان نا وەکو ئێستا کە هەیە و ئایا فەلسفە و ئیدارەدانی پەروەردە لە ئێستا دروستە یان نا زۆر سپاس مشکلەکە ئەوەیە کەسیش نییە بڵێ ئەمە باش نییە بەس ئەوەی کە باشەکانێ ڕۆسۆ زۆر جوان لە سەرەتای کتێبە گرنگەکەیە باس لەوە دەکات دەڵێ من ئەو شتانە ناڵێم کە خەڵک دێڵێ کە ئەومان ناڕازین دەی دەزانین پەروەردەیەکی خراپەیە بەڵام دەڵێ ئێمە هەر خەریکی ڕەخنەکردنی وام ڕەخنەکردنە یانی هیچمان بۆ ناکا وە کەس نایە بڵێ چۆن چاکی هەمووی باس لەوە دەکاتە خراپ دەبێ ئێمە لە جاتیەوەی کە خۆمان سەرقاڵ دەکەین بەم ڕەخنەکردنەوە کە خراپە کە خۆشمان بەشێکی لە خراپکردنەکەی دەبێ بیلەوە بکەینەوە چۆن چاکی وە کاتێک ئێمە دەڵێن با حکومەت چاکیکە دانیشین هەی لێ بڵێن تا حکومەت توزانە پرۆگرامێ لە ئەفغانستانەوە لە کۆ دێنێ ئێمە هینیکەین چاکیکەین ئێمە بەمەش ئێمە پاڵمان داوتو خۆ ئیشەکە تاخیر دەکەین تاخیری دەکەین چۆن چاکی دەکەی لە کۆ چاکی دەکەی هەر لەم لەحزەوە تۆ دەتوانی چاکی کە لەم لەحزەوە کە مامۆستای تو دەتوانی بیرکەیتەوە لەوەی بزانی چی خراپە تا چاکی بکەیت یعنی خبرە تۆ لە کۆ پێیان دەکەیت بۆ ئەوەی بڵێن بزانی پەروەردە مامۆستاکان ئەوانەی کە ڕۆژانە لەگەڵ تەلەبەکان هاوشوکەوت دەکەن ئەوان دەزانن چۆن شتەکان چاکەن نەک کەسێکە کەس نەدەزانێت وەزەی تەلەبە چۆنە نەدەزانێت مامۆستا چییە نەدەزانێت تەبیعەتی چییە چەند شتی خوێندووە لەوێەوە دەیێنێتەوە دەڵێ ئاوا بە پێم پرۆگرامە چاکی دەکەیت چاکردن ئەمە نیە هەنگاوی یەکەمی چاکردن ئەوەیە کە تواز بکەیت هەست بە کێشەکە بکەیت هەستکەی وێرانی هەستکەی دەردت هەیە اعتراف بە نەخۆشیت دووە مەنگاو بیرکردنەوەیە لاوەی کە باشە من ئەم نەخۆشیەمەیە نەخۆشیەکە کامەیە دیاریکەیت سیە مەنگاو ئیتر ئاوا دەڕۆی بین لە چارەسەرەکەی دەکەیتەوە و ئەمە کێ دەیکا ئەمە وەزارەتی پەروەردە و نازانم ئەوانەی کە لەوێ دانیشتون نایکەن ئەمە مامۆستا معلوماتی ئەو دەزانێت دەردەکە لەکوێیە وە کاتێک ئێمە وا بیرمان کردەوە ئەو کاتی ئەمە خۆمان دەتوانین فعلەن ئەو نەریتانەی کە لە دەرەوە هەن ئەو میتۆدانەی لە دەرەوە هەن لەگەڵ ئەوەی کە لە ناو خۆمانە هەیە بەو مەقایسەی بکەین زۆر جار ئەو میتۆدانە کۆمەڵێشمان دەدەنێن
بەڵام ئێمە میتۆدی فعلەن خۆمان وەلە ناو تەبیعەتی خۆمانە میتۆدی چۆن ئێستا زمانەکەمان چییە؟ زمانەکەمان نەریتێکە نەریتێکی تایبەتە کە یانی لە ئێمەوە هاتوۆتە دەرێ هەڵگری سروشتی ئێمەیە سروشتی هەر میلەتێک نەریتەکان میتۆدەکەی دروست دەکات ئێمە لە خۆمانە هەیە وە فعلەن دۆزینەوەی ئەم میتۆدەی ناو خۆمان بە بیرکردنەوە لە کێشەکە ببێت و ئەوان لەگەڵ ئێمە فەرقەکەیان چی؟ ئەوان بیر دەکەنەوە مامۆسایەکە بۆ نمونە یا کەسێکە مامۆساشەوە بیر لە پرۆسەکەش دەکاتەوە بیر لە وەزەکەش دەکاتەوە بیر لە سیستەمەکە دەکاتەوە چۆن دەستکاریکە لێرەوە خبرەیەک پێیان دەکات لەسەر سیستەمەکە هەر جێبەجێ ناکات بیریشی لێ دەکاتەوە یعنی منێکی بیرکەرەوەیە کە بیر لەمە دەکاتەوە کە دەیکات تۆ لە کاتی پراکتیکا کاتێ سیارە لێ دەخوڵی ناتوانانی بیرەوە بکەیتەوە کە سیارە لێ خوڕیت چۆنە یعنی هەر جێبەجێ دەکەی ئێعاز وەردەگریت و بەرامبەری استیجابەکە دەکەی بەس نظامەکە نازانی نظامەکە بۆ ئەوەی وشیاری پێپەیاکەی فعلەن دەبێت بیری دەکەیت ئەو نظامی کە تۆ خۆت پەیڕەوی دەکەی لە مەکتەبەکە ئەوە ئەو عرف و عادەتەی کە دروست بووە لە پەروەردەکردنا کەس نازانێت لەکوێ دروست بووە مامۆساکان ئاوان لەگەڵ تەلەبەکان ئاوان لەگەڵ مامۆساکانە بەبێ چ نظامێک کەس نازانێت ئەمە چۆنە لەکوێ یەک دنیاشتی تێکەڵ هاتوۆتە ناو پەروەردە هەر شتێک لە کەناڵێکەوە و دەبێت تۆ لەمە بکۆڵیتەوە من لە کۆرسەکانی بڵێنەوە سیمینارەکانە باسم لەوە کرد مامۆستای ئێمە پەروەردە فەراغی پەروەردەیمانەیە پەروەردەمان نییە کایۆسێکمان هەیە فەوزایەکی پەروەردەیمانەیە وە شتێکی ڕواڵەتیمانەیە ڕامان گرتووە تەنها بۆ یانی وەکو شتێک کە هەبێت و ئێمە زانکۆکانمان دروست کرد بۆی بڵێن هەین بە نسبەتی دەرەوە ئێمە زانکۆمان هەیە ئێمەش فڵانمان هەیە ئێمەش بینای بەرزمان هەیە ئیشمان لەسەر ئەوە کرد لە دوای ڕاپەدێنەوە ئەو بوونەی کە دایما نەفی کراوە کە ئێوە نین نابێ هەبن و ئێسەش نەفی دەکرێت بینە دەرەوە لە ڕێگەی شتانەوە بڵین یعنی ئەمانەمان تەنها بۆەوە کرد لە ماسیا بۆەوەی بڵین هەمانە مادەم هەمانە کەواتە هەیە ئێستا مشکلەکە جۆرێکی تر ئەمەی بۆ دەرەوە کراوە بەڵام بۆ ناوەوە هیچ نەکراوە یعنی ئەوەی بۆ دەرەوەکو بڵێ ڕواڵەتێک بۆ دەرەوە ئێستا لە ناوەوە شتێکمان فەوزایەکمان هەیە و فعلەن کێ چارەسەری ئەمە دەکات بەسی ئێمە خۆمانی کەسی تر ناتوانێت بۆمان بکات و لە ناو پەروەردە مامۆستایە قوتابیە خێزانەکانن کە ڕەبتن بەوەوە ئەمە دەیکات کابرایەک نایکا کە دەبێت بە وەزیر بۆ نمونە پرۆگرامێک دێنێ بە مامۆسەکانە لە جێبەجێکە و جێبەجێکردنیان پرۆگرامانە سوودێکی هەیە بەڵام ئەمە دەستکاری پەروەردە ناکات بۆ مانایە کە پێویستە بیکات و فعلەن من دەڵێم بەر لە هەموو شتێک ئێمە ئەو نەریتە کە ئێمە دای دەڕێژین نەریتێکی کوردیانە نەبێ لەگەڵ سروشتی ئێمە یەک نێتەوە قبول ناکرێت لە ناو کۆمەلگاکە قبول ناکرێت و دەبێت حسابێکی زۆر بۆ ئەم مۆزوع بکرێت مۆزوعی ستاندارد کە یەکێک بوو لەو مشکلانە زمانی دروستکردنی ستانداردی کوردی یعنی کە من عقوبەت دراوم لەسەر یعنی عقوبەیەکی بێمعنە کە من بەپێی دراسە و لێکۆڵنەوە لە تەبیعەتی کورد باسم لەوە کرد کە ستاندارد زمانی کوردی ستاندارد ناکرێت ئەمە کوفرێک وەوتیان هەر دەیکەین و نەشکرا ئێمە لەکوێوەوتم لەوێوەتم چوون دراسی وەزەکەم خۆ بکرد نەچوون بۆ تیۆرەکان بزانم دیالەکتۆلۆژی چی دەڵێ بەرامبەرەوە فڵان نە لە زمانی کوردی ڕامام لە ناو مێژووە هەڵسوکەوت چۆن کردووە لە خۆناغە مێژوویەکانە چۆن بۆ نمونە بۆچی لە کتێبی یاسانەکانە کە کتێبێکی ئاینیە 3 زمان بەکاردێنێت کە نابێتە ئەی بۆ بووە ئەی بۆ ئەدەبیاتەکەت بە 4 زمان نووسراوەتەوە ئەدەبیاتی باڵێت بۆ فارس بە 1 زمان بۆچی ئەوی تر بە بۆ ئینگلیز بە 1 زمان ئەی بۆ کورد بە 3 زمان بۆچی ئەدەبیاتی کلاسیک هەیە جەزیریە و لەم لاوە نالێ و لەولاوە مەولەویە و لەولاوە توزان بابەتایری ئەمەدانی ئەم بۆچیانە چوون بە شوێنی هەستم کرد نظامێک هەیە تەبیعی لە ناو کوردان ئەمانە دیاری دەکات کە دەبێت زمانەکەی وابێت و بەپێی ئەمە ئەو ئستینتاجەم کرد کە ستانداردەکە نابێت و ئەوان کە من وتم نابێت دەیانزانی کە بەڵگەکانم تەواوە هەموو شتێک تەواوە
لە سروشتەکە وەرم گرتو و ئەوەی کە من وتم تا ئێستا شەر فعلەن هەموو هەوڵەکانی ئەوان شکستیان هێنا چونکە دژی تەبیعەتەکە ئەوان شتێک بوو لە دەرەوەی هێنابوویان باوەکو تورکەکان بکەین وەکو عەرەبەکان بکەین وەکو کاکە ئەو عەرەبە تۆ کوردی تۆ تەبیعەتێکە دەیە ژینەکە دەیە مێژوویەکە دەیە تۆ شتێکی تری ئەوی شتێکی ترە نەک تۆ زیاتری یاکەمتیرە و تۆ شتێکی تری دەبێت خۆت بدۆزیتەوە لەبەرەوە لە پەروەردەشان نەریتێکی پەروەردەیی فعلەن کوردیانە دەتوانێت ئەوەنە دەبێتە شتێکی وامی ینی شتەکە هەیە بەڵام ئەنجامی نییە بەڵام بۆ ئەمە تۆ دەتوانی وەکو خۆراکێک وەکو شتێک کە ینی ئەو نەریتانەی تر وەرگری لێیان بکۆڵیتەوە لە شوێنەکە کە دەزانی لەوانەیە بۆ نمونە بابەتێکت بدەنێ ڕێگایەکە بدەنێ بەس ئەم ڕێگا تۆ نیشانت دەدا ڕێگاکەی خۆت چۆن لە بەرامبەرەوە ڕێگایە دروستی ئەمە کێ دەیکا ئەو مامۆسایانە دەیکەن کە بە مەسئولیەتەوە مامۆسایەت دەکەن خەمی پەروەردەکەیانە بەرەبەرە بیرکردنەوەیان هەر بیرکردنەوەیان خۆی کۆمەکی دەکات بگەنەوە نەتیجان وازانم بەشێکی زۆری پرسیارەکانم وەڵام دایەوە و خۆمان بکەین و دەبێت خۆشمان بیکەین و تەنها خۆشمان لە خۆمان تێدەگەین ئەمە مشکلەی کووردە دەرەوە لێمان تێناگای ئەمە دەبێت خۆمان لە خۆمان تێبگەین و دەرەوەش تێبگەینین کە ئەی بەچی دەکرێت بە بیرکردنەوە و بەوەی کە بچین بە شوێن مشکلەکە بەیوامە هەر کەسە لە تەرەفی خۆیەوە بتوانێت ئەو ئەرکە نەتەوەیە یانی لاستۆی خۆی بگرێت و هەموو بارەکانی تر بە پەروەردە و ئەوانە ئەو ڕەنگە وەرگرن کە ڕەنگەکەی خۆمانە و بکەونە سەر ڕێگا ڕاستەکەی خۆیان سوپاس بۆ هەمووتان کە سەبرتانە بوو لەگەڵ ئەم بابەتە دوور و درێژە